جیانە خۆی بەڵایە خۆشە تاوێ بسرەوی ئەم ژیانە مەرگە ساتە تاوێ پێ بکەنی ئەم ژیانە هەر بەڵایە خۆشە تاوێ پێ بکەنی ئەم ژیانە مەرگە ساتە خۆشە تاوێ پێ بکەنی واتە تۆ ڕۆشتی ئەزیزم نامێ بچمەوە گرتم ماچێکردم بینیتەوە واوە ڕۆشتی ئەزیزم و تێنامێ بچمەوە دەستە گرتم ماچێکردم و تێنام بینیتەوە شانسی مای ساختە و درۆیە عەشقی ڕاچۆن دەرکەوێ کاتی هەنگاوی تومانە چۆن نەزانی چیتەوێ شانسی مای ساختە و درۆیە عەشقی ڕاچۆن دەرکەوێ شانسی هەنگاوی تومانە سڵاو هاوڕێیانم کاتتان باش چۆنن باشن بەخێر بێنەوە بۆ ئەم لایڤە نوێیە دەربارەی شانۆگەری دوار ڕۆژەکانی بابلۆ دەستی یەکگرتن مەحاڵە لەم ڕووباری خوێنەیە کامەرانی مانسەرابە جێژوان وێرانەیە دەستی یەکگرتن مەحاڵە لەم ڕووباری خوێنەیە سڵاو هاوڕێیانم کاتتان باش شانۆگەری دوار ڕۆژەکانی بابلۆ لە دەرێنانی شوانکەریم و نواندنی کۆمەڵێک ئەکتەر هەندێکیان ناودار هەندێکیشیان یەکەم جاریانە ناوەکانم نووسی بوو ڕێشان لە دەوری لە ڕۆڵی بابلۆیە ڕووبار خالیل لە دوای ڕۆڵی ماریایە تاهر عەبدولواحید ڕۆڵی لالۆ سۆران ئەکرەم ڕۆڵی سان هەنار کامەران ڕۆڵی سەما تێش و نامێق دەریا ڕۆزان کارزان شاگوڵ ساڤان عەبدوڕەحمان لارا فەرهاد سعدی ئۆسکار ببورن ئیتر ناوی هەمویانم نەنووسیوە بەڵام ئیتر ئەمە وابزانم کەسایەتیە سەرەکیەکانن لەگەڵ کۆمەڵێک گەنجیشە کە توانین بڵێن کۆرسن یعنی کۆرس بەواتە دوایی باسی یەکەم یۆنانیەکەی چکە لە یۆنانی کۆنا لە شانۆ یۆنانی کۆنا کۆرس هەبووە کۆمەڵێک کەس کە نوێنەری خەڵکی شار بوون نوێنەری میلەت بوون یعنی بەناوی میلەتەوە قسەیان کردووە بەڵام لە شانۆ یۆنانیە وەکو گۆرانی ینی گۆرانیان و تۆ خۆ لێرەشە هەیە ئەوەیە ینی جۆرێکە لە کۆرس چیرۆکەکە چییە هاوڕێیان ئەزان چۆنە هەندێشتی ڤیدۆکەی تر دووبارەکەمەوە چونکە سڕیمەوە بەڕاستی کە گوێم لێگرتەوە سێرم کرد زۆر پەرش و بڵاو و بێسەروبەرە لەبەرەوە لەم ڤیدۆیە ئیتر هەموو شتەکان ئەڵێم لەسەر ئەو شانۆگەریە بۆیە هەندێشتی ڤیدۆکەی تریش ئەڵێمەوە ینی بێزار مەبن ئیتر ئەوەیە چکە ئەم ڤیدۆیان ئەهێڵمەوە ئەم
شێوازەکەی پێوترێ ڤۆدڤیل. ڤۆدڤیل شێوازێکی شانۆیە کە لە فەڕەنسا دروست بووە، بەڵام دواتر کە ئەچێتە ئەمریکا و ئەچێتە کەنەدا ئەو شێوازە ئەگۆڕێت ئەبێتە میوزیکۆڵ، ئەوەی کە پێوترێ میوزیکۆڵ. میوزیکۆڵ شانۆیەکی ئاهەنگامێزە، شانۆیەکە مۆزیکی تایە، سەمای تایە، گۆرانی تایە. ئەوە شێوازەکەیە. موزیکۆڵ ئەوەیە، ینی زۆرتر چیرۆکە، بەڵام زۆرتر بە گۆرانیە و بە سەمایە و دیمەنیشی تایە، ینی هینە لە ئەمریکا و کەنەدا وایە، بەڵام لە فەڕەنسا خۆی ڕەچەڵەکی ئەو شێوازی شانۆیە لە هەر لە گۆرانیەوە هاتووە. گۆرانی بەس بە چیرۆک گێڕانەوە بە گۆرانی، ئامێری مۆزیکی تایە و سەماشی تایە. مۆزیکۆڵ یەکەم ڤۆدڤیل کە لە ئەمریکا پێڵێن مۆزیکۆڵ، کە گۆڕاوە بۆ مۆزیکۆڵ. هەڵبەتە هەر نەتەوەیەک کە شێوازێکی شانۆی ئەبات گۆڕانکاری تیاکە، تەنانەت ناوەکەشی ئەگۆڕێت. بەڵام ڤۆدڤیل لە ئەمریکا هەرەڵێن ڤۆدڤیل. ئەوەیە ڤۆدڤیل لە ڕەچەڵەکە خۆی ببوورە ناوڕێیان، ناوەکەی لە دووسێ واتای هەیە، بەڵام ئەو واتایی کە ئێستای تر لەسەری کۆکن ئەوەیە گۆرانی بە ناو شاردا، ینی واتای ڤۆدڤیل لەوە هاتووە. ئەم شێوازی شانۆیە ڤۆلتێر باسی کردووە، ڕووسۆ باسی کردووە یەکەم جار کە ناویان هێناوە، ینی لە سەدەی حەڤەوە ئیتر ناوی هێنرێت، ئەڵێن ڤۆدڤیل. ڤۆدڤیل لە کۆشکە، بۆ نمونە لە کۆشکی پاشایەتیە کۆمەڵی گۆرانی بێژاتون، وەک بڵێ چیرۆکیان گێڕاوەتەوە بە گۆرانی، ئیتر ینی لەوەوە دروست بووە. و دواتر لە سەدەی 19ە ئەم شێوازە شانۆیە ئەبێتە شانۆیەکی تەواو، ئیتر دەقی بۆ نووسرێ و ئەمانە. گرنگترین نووسەری ئەم جۆرە شانۆیە فێدۆیە، ناوی فێدۆی تر زۆر ناوبانگە. ئەمە شارێ، ینی ئەتوانین بڵێن شانۆی شارە، شانۆیەکی ڕیالیستیە لە شارە و کۆمێدیە، ینی شانۆیەکی تراژێدی نییە، کۆمێدیە، و زۆرتر بابەتەکانی بابەتی کۆمەڵایەتین. جیاوازی لەگەڵ شانۆکانی ترە ئەوەیە کە هینیتیانە وەک بڵێ پەندی، هەڵبەتە ئەوەی کە کراوە لە سەدەی 19ە ئامۆژگاری و پەند و ئەم شتانەی تیانە، مۆراڵی تیانە، ینی وانەی مۆراڵی تیانە، مەبەسم مۆراڵ، وانەی مۆراڵی تیانە. و بێژگە لەوە سایکۆلۆژیای تیانە، ینی کەسەکان ڕابردوویان و نازانم چیەوە گرنگ نییە لەم شانۆیە، نە سایکۆلۆژیای تایە نە مۆراڵی تایە. بەڵامی تر هەر نەتەوەیەک شێوازێکی شانۆیی بە خۆی بەکاربێنێ هەوەسی خۆیەت توانێت تێکەڵی بکە. وەکو لێرەیە لەم نمایشەی لەم شانۆگەریەی شوانکەریمە تێکەڵ کراوە، تێکەڵ بە تراژیدیا کراوە، ینی تێکەڵ تەنانەت لایەنێکی دەرونیشی بۆ زیاد کراوە کە ئەوە لە ڤۆدڤیلا نییە، لە ڤۆدڤیلی فەڕەنسیە ئەو شتە نییە. دەقەکە لە سەر شێوازێک نووسراوە، ئەو کەسێک کە نووسویەتی سوودی لە ستروکتوری ئەوەی کە پێوترێ ستروکتوری کلاسیکی فەڕەنسی. ستروکتوری کلاسیکی چییە؟ بەوە ناسراوە کلاسیکی فەڕەنسی لە یۆنان و هێناویانە، دەقی یۆنانی لای یۆنانیەکان ئەوەیە هەموو ڕووداوەکانە بێ لە یەک ڕۆژە ڕووبن، دەقەکە لە یەک ڕۆژایە، ینی کات ئەوە یەکەی کاتی پێڵەن، سێ یەکەیە. ستروکتوری کلاسیکی بریتیە لە سێ یەکە، یەکەی کات کە لە یەک ڕۆژا بێ ڕووبە، یەکەی شوێن ئەبێ هەموو ڕووداوەکان لە یەک شوێنە ڕووبن، یەکەی بابەت ئەبێ یەک بابەت هەبێت،
بۆ نمونە شێکسپیر وان نییە. شێکسپیر شوێنە گۆڕێ هەر دیمەنە و لە شوێنێکە و کاتەکەشی جاری وا هەیە لە نێوان دیمەنێک و لە نێوان پەردەیەک و پەردەیەکی تررا 10 ساڵی خایانوە کە سایەتەکان پیر بوون. ئەو شتە لە کلاسیکان نییە، ئەبێ هەموو ڕووداوەکان لە یەک ڕۆژا ڕووبن. ئەش بێ هەڵبەتە کاڵی ڕۆژێک شەو ڕۆژێکە سام نمایشە سەرەتاکەی شەوە کابرا لە مێشکی خۆیە لە خەوایە ئەو کەسایەتیانە یەنە دەرەوە، بۆیە دوایی ئەڵێ بە شەو وەرن بەڵام بە ڕۆژ مەیەن، بە ڕۆژ هەموو جار دەریانەکە، ئەڵێ هیچ نەبێ بە ڕۆژ وازم لێ بێن شەوە، بۆیە جلی خەویشی لەبەرە ئەوەیە و سبەینەکەی ئێوارەکەی تەواوە بێت، ینی ئەتوانین بڵێن ئەوە یەکەی کاتە 24 کات ژمێرە ڕووداوەکان. یەکەی شوێن لە یەک شوێنە لە ماڵێکە، ئەوەیە ئیتر ئەمە شێوازی وەک بڵێ تێکستەکەیە دەقەکەیە کە کلاسیکە، کلاسیکی فەڕەنسی، کلاسیکی ئینگلیزی وانە، کلاسیکی سویدی وانە، بۆ نمونە نازانم ینی تەنانەت ینی ڕووسی جوانە، چێکۆڤوانە، ینی کاڵی کلاسیک کە بێ بزانی کلاسیکی کوێ چێکۆڤوانە بۆ نمونە هەموو ڕووداوە یەکەی سێیەکەکەی تیانە، یەکەی شوێن، یەکەی کات، یەکەی ڕووداو. ئەوە لە تەنیا لە کلاسیکی فەڕەنسیە هەیە، چونکە کلاسیکی فەڕەنسی ویستویانە بە تەواوەتی وەکو یۆنانیەکان بکەن. ئەمە هەیە، ینی کلاسیک بریتە لەو سێیەکەیە، ڕێزگرتن لەو سێیەکەیە، یەکەی شوێن، یەکەی کات، یەکەی ڕووداو. ئەمە دەقەکەیە، بەڵام شێوازی نمایشەکە هەر ئەو کەسەشی کە نووسوێتی لە شێوازی ڤۆدڤیلا نووسوێتی، وەک ینی کەوتم ڤۆدڤیل زۆرتر کۆمێدیە، گۆرانی تایە، سەمای تایە، بابەتی سەرەکی ڤۆدڤیل سێکس و پارەیە، سێکس و پارە، ئیتر سێکس بە مەبەستی هاوسەرگیری بێت، خۆشەویستی بێت، نازان پەیوەندی سێکسی و پارە، ینی تێکەڵکردنی ئەو دوو بابەتە، سێکس و پارە. ئەوە بابەتی سەرەکی ڤۆدڤیلە. و لای ئینگلیزەکان بۆ نمونە ڤۆدڤیل ئەبێتە یا لە ڕۆمانە پێوترێ کۆمێدیای بارودۆخ، ینی کۆمێدیای ئەوە نییە بڵێ کەسەکە خۆی کۆمێدی بێت، کەسایەتیەکە کۆمێدی نییە، بارودۆخەکە کۆمێدیە. هاوڕێیان هینەکەمەیە ڤیددیۆیەکمە لەسەر کۆمێدیا، شێوازەکانی کۆمێدیا، ئەوە ئەتوانن بگەڕێنەوە بۆی. ئەم شانۆیە کۆمێدیای کۆمەڵایەتیە، لە ئینگلیزەکان پێڵێن کۆمێدیای بارودۆخ. بارودۆخ واتە کەسایەتیەکان تراژێدین، ئاسایین، بەڵام بارودۆخەکە کۆمێدیە، ینی لە یەکتێن نەگەیشتنەکە کۆمێدیا دروستەکە، نەگەوەی کە هین بە زۆر خۆت بکەیتە کۆمێدی. ینی ئێستا بۆ نمونە کە کەسەکە ئەڵێ کە کەسی ئەوەی ناوی چییە ئەوەی سانیەتە ژوورەوە، هەر لەویایە بۆ نموناڵێ ببوورە ناوت ببوورە تۆ بەڕاستی بیرم نایەت، بەڵام ئەو بەجددی پێڵێ، ئەڵێ تۆ ئەبوو یەکەم جار کە هاتمە ژوورەوە ببورن. هاوڕێیان بە ئەو هینە بدۆزمەوە، چونکە بەڕاستی بیرم چوو چی ئەڵێن، ینی ئەوە بۆی تێبگەین، بۆ نمونە هێنمەوە، ینی بارودۆخ کە ئەڵێن بارودۆخ، کۆمێدیای بارودۆخ ئەوەیە کابرا کەیەتە ژوورەوە بۆستم بزان. ئەوە نمونەیەکی کۆمێدی
کۆمێدیای بارودۆخە کە کەسەکان خۆیان کۆمێدی نین کەسایەتەکان، بەڵام بارودۆخەکە وا ئەکات کە تۆ پێ بکەنیت، یعنی ئەو ڕووداوەکە وا ئەکات. ئێستا پیشانتانیان بۆی ئەوەش دوایی باسی یەکەم کە ئەو چەپڵە لێدانە بەیانی و باش ئەوەڵێ فەرموو، ئەڵێ من وتم بەیانی و باش، ئەڵێ منیش وتم فەرموو، ئەڵێ نا ئەبوایە بدوتایە بەیانیت باش فەرموو، یعنی کەسەکە کۆمێدی نییە، ئەو مەبەستی شێوازی قسەکردنەکەیە کە لە سەردەمێکە گۆڕێ، لە ڕاستیە ڤۆدڤیل لە سەردەمێکایە، لە سەردەمی ئەیتر مۆدێرنایە دروزە بێ لە سەدەی 19 لە ئەوروپا، ینی کە کەسێک ینی هەرچین و توێژە و زمانی خۆیان هەیە و کە کەسەکە ئەڵێ تۆ ئەبوو بڵێ بەیانیت باش فەرموو، من ئەڵێم بەیانیت باش، ئەوەڵێ فەرموو، ئەڵێ نا ئەبوو بڵێیت بەیانیت باش فەرموو، واتە وەڵامی بەیانی باشەکەم بیتەوە. سەلای خۆمان ئەوە هەیە سەلامەکە ئەبێ جوابی بیتەوە، هەر ئەبێ جوابی بیتەوە، ئەگەر جوابی نەیتەوە کە ئەژڵێن سەلام سەلامی خوایە هاوڕێیان، ئەڵێن سەلام سەلامی خوایە، کەچی جوابی مێرەوە ئەبێتە دوژمناری، ئەبێتە دوژمناری جوابی نەیتەوە. ئەمە ئەوەیە لە سەدەی 19 لە ئەوروپا وا بووە، وەکو سەلام بۆ جوابی سەلام نایتەوە. هەڵبەتە لای خۆمانی تر پیاوکوشتنی لێکەوێتەوە، بەڵام لێرەیە ئەبێتە کۆمێدی. ڤۆدڤیل مەبەستی ئەوەیە هەموو شتە تراژێدیەکان، شتە کۆمەڵایەتیە تراژێدیەکان ئەیکاتە کۆمێدی، بەڵام لە ڕاستیە لە کۆمەڵگەیە بوونیان هەیە، لە کۆمەڵگەیە بە شێوەیەکی تراژیدی دەرەکەون. بۆ نمونە تۆ کچەکەت سکی پڕبێ لە کوردستان ئایکوژیت، بەڵام لە ڤۆدڤیلا نایکوژیت. ئیتر ئەوەیە خۆی کۆمەڵگەکەشی گۆڕیوە، ینی ئەوە وەک بڵێ کە گۆڕانکاریەک لە کۆمەڵگەیە ڕوئەت شانۆ ڕنگدانەوەی و گۆڕانکاریە. ئێستا ئەو شتانە وردن لەوانەیە ئێمە هەستی پێ نەکەین، بەڵام نووسەرەکە لەوەوە نووسیوێتی، ینی نووسەرەکە لە خۆی و نەینووسیوە. ئەمە کۆمێدیا دروستەکە، پێکەنین دروستەکە، بەڵام کە نووسەرەکەی نووسێ بە مەبەستی کۆمێدی نییە، ینی مەبەستی سەرەکیەکەی کۆمێدی نییە، بەڵام ئەژانێ کۆمێدیا دروستەکە، چکە ستایڵەکەی ڤۆدڤیلە، ینی ئەبێ پێ بکەنی. ڤۆدڤیل ئەوەیە لە هەموو ڕستەیەکە ئەبێ پێ بکەنی. لە ڕاستیە ئەگەر کارێکی دەقێکی ڤۆدڤیل بکەیت، ئەگەر لە هەموو ڕستەیەکە خەڵک پێ نەکەنی ئەوە واتە باش نەو کردووە، چکە بارودۆخەکە وایە و مەبەستەکە پێکەنی نییە، بەڵام بارودۆخەکە ستایڵی کارەکە ئاوایە، چکە بە مەبەست بتەوێ خەڵک پێ بکەنێ ئەوە هەڵەترین شتە، خراپترین شتە ئەکتەر یا نووسەر یا دەرهێنەر بە مەبەست هەوڵ بدا خەڵک پێ بکەنێ، ئەوە خراپترین شتە. دوایی نەسەری هەنێ جار ئەو شتە ڕوئەیات، ئەڵبەتە کە نمایشێک زۆرێکیت ئیتر ئەزانی خەڵک لەکوێ پێکەنێ، ئەوە پێوترێ تەڵە، نابێ ئەکتەر بکەوێتە ئەو تەڵەیەوە، نابێ لە هەموو ئێوارەیەک چاوەڕێی ئەوە بیت خەڵک لەسەر هەمان شت پێ بکەنێ. ئەو کەسانەی کە زیاتر لە 30 جار 100 جار نمایشیان نەکردووە هەندێک شتەیە پێی نازانن، ئەوەیە پیشەیە، شانۆ پیشەیە. ئەو کەسێک کە نمایشی بۆ نمونە من نمایشم کردووە 200 جار نمایش کراوە، 200 جار 200 جار ئەو ئەزمونە هەرگیز تۆ نایناسیت ئەگەر نمایشە نەکرد بێ کە لە 30 جار زیاتر بێت، ینی تەنانەت هینە هەتا زۆر کردبێتە ئەو ئەزمونێکی تایبەتە. ئیتر بەدەر لەوەی کە ئیشەکە باشە خراپە، شانۆگەریە کە 200 جار کردبێتت هەندێک ئەزمون هەیە تەنیا تۆ ئیزانی. بۆ نمونە لە کۆمێدیایە زۆر گرنگە
کە ئەکتەرەکە چاوەڕێی ئەوە نەبێ خەڵک لە هەمیشە لە هەمان شوێنە پێ بکەنێت، چونکە ئەوە ئیتر وا ئەکات شتەکە بەڕاز ناڵێت، ئیتر چاوەڕێی خەڵک پێ بکەنێت. هەر بۆیە من بە دوو ڤیدۆم هەبوو لەسەر ئەم شانۆیە، هەردووکیم سیر کردو، ئەوەی ڕووداوم سیر کرد، ڤیدۆیەکی تریشیان بۆ نردم سێرم کرد، سێری کاردانەوەی بینەرمە کرد. بینەر لە هەمان شوێنە پێ ناکەنێت، بێجگەلەوە بینەری هەر شارێک هەر وڵاتێک جیاوازە. بینەری وڵاتێک هەیە، بۆ نمونە من شانۆگەریم کردووە لە 10 وڵاتە پێشکەش کراوە، لە هەر وڵاتێک خەڵک بە جۆرێک کاردانەوەی هەیە، یعنی چ بۆ کۆمێدیا چ بۆ تراژێدیا. خەڵگەیە بە شتێک پێەکەنێت، بۆ نمونە ئەڵمانیەکان بە شتێک پێکەنن، فەڕەنسیەکان بەوە پێ ناکەنن، یا یۆنانیەکان یا نازانم کورد ینی ئەوە ئەزمونە ئەکتەرە بێ بیزانێ، ئەو ئەزمونانە زۆر گرنگن کە بزانی بە پێی کەلتورەکە بە پێی نەتەوەکە هەمان شت وا ناکە خەڵک پێ بکەنێ، لەبەر ئەوەیە هەڵەیە تۆ چاوەڕێ بکەی لە هەمان شوێنە خەڵک پێ بکەنێ. ئەوە هەر هەڵەیەکی گەورەیە ئەکتەر بیکات. تۆ نواندنی خۆتەکەیت، شتەکە ئەیکەیت و ئەوە کێشەی تۆ نییە، خەڵک پێکەنێ پێ ناکەنێ لەکوێ پێکەنێ کێشەی تۆ نییە. زۆر جاریش خەڵک پێکەنێ، بەڵام تۆ کە هینیەکەیت لەبەرەوەی کە ئەوە 10 جارە کردوتە خەڵک هەمووی پێکەنیوە لەو کاتەیە، ئەیتر تۆ ناڕاستە و خۆ ئەمە مەسەلە هینیش نییە، ئەزمونە. ئەبێ تۆ نائاگا نەست و نائاگات بەبێەوەی خۆت مەبەستت بێت بە نائاگا چاوەڕێی پێ بکەن، ینی ڕیتمەکە تێکەی ئەوەستیت خەڵک پێ ناکەنێ کەچی تۆ وەستاویت، چونکە شەوەکانی تر خەڵک پێکەنیوە لەویا، ئەبوو بوەستی بۆی خەڵک گوێی لێو بێ، ئەبوو چاوەڕێ بکەی پێکەنینەکە تەواو بێت، بۆی خەڵک گوێی لە وشەکانی دوای ئەوەت بێت. ئەمە لە ئەکتەرە خراپەکان ئایبینیت، ینی ئەو هینەیان نییە، لە ڕاستیا وەکو ڤالس وایە، وەکو سەما وایە لەگەڵ بینەرە. ئەبێ بزانی ینی کە پێنەکەنین یەکسەر تۆ دیالۆگی ئەو دوای ئەوە بڵیت چاوەڕێ نەکەیت، بەڵام ئەگەر پێکەنین ئیترە بێ یەک تۆس چاوەڕێ بکەی اینجا دیالۆگ بەبێ ئەوەی ڕیتمەکە بگۆڕیت، نابێ ڕیتمی چکە ڕیتمەکە دەرێنەرە ئەداتێ، تۆ ناچی ڕیتمی شانۆگەریەکە بکەی بەی خۆت. ڕیتمی شانۆگەری هی لەسەر هەموو بەشەکانە، ینی ڕیتمەکە پابند نییە بە تۆوە تەنیا کەسایەتیەکەی تۆ بۆت نییە ڕیتمی هەموو شانۆگەریەکە خاوکەیتەوە یا خێرایکەی، ڕیتمەکەیت دەرێنەر دەستنیشانی کردووە، ینی چکە دەرێنەر حیسابی تەکنیکەکات، حسابی دیکۆرەکە، حسابی مۆزیکەکە، حسابی هەموو هاتنە ژوورە و چوونە دەرەوەکانەکە، حسابی ئەوە ئەکات کە ڕیتمی دیمەنێک ئەبێ ئەو خێرایی هەبێ، ڕیتمی دیمەنەکەی تر ئەو خێراییە بێ، حسابی ڕیتمی گشتی ئەکات. واتە ئەو هینە وەکو کەسێکە بڵێم چی ئەوەی کە میکسەرە نازانم هەمووی دوگمەکانی لەبەردەما، تۆ یەک کەسی یەکێکی لەو دوگمانە، تۆ نابێ هین بکەیت، ینی نابێ بەلایەکا بیبیت. ئەمە کێشەی زۆرینەی بە تایبەت ڕۆڵە بچووکەکانە، ئەوە دوایی کە باسی درامام کرد یەمە سەری کە ئەوە یەکێکە لە کێشە گەورەکانی درامای کوردی، چکە کەسێک هاوڕێیان ڕۆڵێکی بچووکیەیتێ ئەو ڕۆڵە درێژەکاتەوە، هەر لە خۆشتی بۆ زیاکە خاوی ئەکاتەوە بۆی زۆرتر لە بەردەم کامێرایە بێ، زۆرتر ببیترێ، هەموو ڕیتمەکە تێگەیات. کاکی دەرێنەر لە پێشا لەگەڵیان ڕێکەوە بڵێ ئەم ڕۆڵە ئەوەندە بچووکە، ئەوەندە گەورەیە، ئیتر نامەوێ گەورەیکەی قسەی زیایی بۆ زیاکەی. ینی هاوڕێیان ئەمە زۆربەی دەرێنەرەکانی کورد پێیان وتوم کاکە کابرا ناڕواتە دەرەوە، ئەڵێ کابرا قسەی بۆ زیاکە، شت زیاکە، چونکە ڕۆڵەکەی بچووکە ئێوێ درێژی کات، ڕیتمی هەمووی تێگەیە، هەمووی تێگەیە، شتی وازانێ هەر لە خۆتەوە توانی قسە بکەی، هەمووی حیسابە لای ئێمە.
کابرا نازانم ئەو دوایی لەو درامایە باسیەکە ماوڕێیان ئەچێتە نەخۆشخانەکەەوە بە کابراڵێ ئەمە لە خۆ ئەمە لە وەتەی هەیە قسە ناکە ئەمە پاسەوانە کابرا لە خانەی پیران لە پیرە چی پێڵێن خانەی پیرانە چییە؟ کابرا هینە دەستدرێژیە کاتە سەر پیرێک لەوێ دانیشتووە پیرەکە قسە ناکە ئەڵێ بۆ قسە ناکەی تۆ هەر قسە ناکەی کاکە تۆ دەستدرێژیەکەیتە سەر ئەمە خانەی پیرانە تۆواقە چییە یعنی ئەوەیە هاوڕێیان بۆچی واکە چونکە ئەم کەسە ڕۆڵەکەی بەزەوەیە لەگەڵ یەکێکا بچێتە ژوورەوە بچێتە ژوورێکەوە کەسێکی پیشان بە کەچی ئەمیتر بە خاوە ڕوا کۆرە لە مەمەڕێ هەموو ژوورەکانی پیشانەیە هینە ئەوێ بمێنە دەرێنەرەکەش هینە لای ئێمە عەشایرن کابرایکی محتەرەمە و هینە و نازانم تەمەنی 50 ساڵە و دەرێنەرەکە لەوانێت تەمەنی 30 ساڵە ئیتر لە ڕووی نایە پێی بڵێ کاکە گیان ئەم دەورە هی ئەوە نییە درێژی کەیتەوە شتی بۆ زیان مەکە ئەوەیە جاری وا هەیە لە ئێوارەیەکە شتێکێ ینی لە کاتی نواندنا ڕستەیە گەڵیت کە لە شانۆگەریەکەیان نییە بەڵام ڕستەکە لە جێی خۆیەتی چکە بە هین دروست بووە لە هەلومەرجەکەیە دروست بووە بەڕاستی لە کاتی نواندنا ئەو ڕستەی کە ئاوا دروستە بێ مەیڵێرەوە ڕۆژی تر مەیڵێرەوە چەنە باشیش بوو بێت کێشە نییە لە هەنێ ئێوارە دایلۆگێکت بیرە چێ شتێک بیرتە چێ بیڵێ یا شتێک زیا ئەەکەیت بەڵام کارە ساتە تۆ وردە شت زیاکەی هەر لە خۆتەوە شتی بۆ زیا ینی ئەوە چونکە هۆنەر ڕیتمە لە ڕاستیە هۆنەر ڕیتمە کێشەی گەورەی کوڕ ڕیتمە کێشەی گەورەی کورد من لای من کورد بۆیە دەوڵەتی نییە چکە ڕیتمی نییە لە هۆنەرا ڕیتمی نییە ڕیتم گرنگترین شتە هاوڕێیان دوایی ینی باسیەکەین کە تەنانە لە فەلسەفەیە خەڵک تێناگا بۆچی شۆپناوەرەڵێ بەبێ فەلسەفە بوون گەردوون نابێت یاش نیچاڵێ بەبێ مۆزیک گەردوون هەڵا بوو ئەگە مۆزیک نەبووایە گەردوون هەڵا بوو شۆپناوەر هەمان شتەڵێ لەسەر مۆزیک ئێ باشە مۆزیکە قیچیە بە بوونەوە بە گەردوونەوە ینی ئەوە کێشەیەکی گەورەی کورد ڕیتمە چ لە شانۆیە چ لە هینا چ لە دەرهێنانە چ لە نواندنە ئیتر خاوە ئیتر ئیدە ئەمریت ئەوە نەخاوە قسەی زیایە کاکە ژیان لە هەمان دایرەی شەکە هاوڕێیان ئێستا و زنجیرێ دوای باسیە بەڵام خۆم ناگرم ئینە لە هەمان دایرەی شەکە هەموو جار کاتچێ بۆ لای برادەرەکەی شتێکی بۆ ئیمزا بکە سەلامەکەن و سەلام بەخێر بێیت و کاکین چۆنی و سەلام و عەلەیکم و نازانم کاکە چایان بۆ بە چای چیەکە هەموو جار سەلامەکە چای چیەکە ڕۆژی 100 چایان بۆ بە کەچی هەموو جار لە زنجیرەکە بێ سەلام بکە ئەحواڵی مناڵەکانی ئەپرسن ئەڵێنێ کاخەلی جا مناڵەکانت چۆنن نازانم چی کۆرە کاکە لە زنجیرەکە بە چایچیەکە ئەڵێ فەرمودانیشە ئەڵێ فەرمودانیشە مۆزەفە کابرا کارمەندە کەچی بە چایچەکە ئەڵێ فەرمودانیشە عەشایرە کورد عەشایرە لە زنجیرەکەیان ناتوانێت چونکە هینە ئامۆزایەتی یا لە حیزبا لەگەڵ یایەتی لە مەڵبەند پێکەوە دەوامەکەن ئەم دەوری چایچیە بینێ لەوانەیە لە مەڵبەند ئەم بەرپرسیارەکەی بەرزتر بێ لە زنجیرەکە دەوری چایچیە بینێ ئەم دەوری هینەگە بینێ بەرپرسەکەیە بینێ ناتوانێ ئەبێ هینی بکە کۆرە کاکە سەیری ئەو زنجیرەیە بکەن کابرا ئەڵێ وەرە دانیشە لەگەڵمانە چاپ خۆرەوە دوو کارمەندن چایچیەکە 100 شعبات ڕۆژی هەموو جارە بێ یعنی چونکە لە زنجیرە کابرات چایچەکە تێناگە ئەمە خزمایەتی نییە کاکە ژیان دەورەکە دەوەیە چاکە دانیت و ملێ بشکێنی کۆرە بانەو کوژم کۆرە کاکە ژیان من شێت بووم بەدەست کورد هاوڕێیان من شێت بووم بەدەست کوردەوە نازانم دەرێنەرانە چیەکە عەشایریشن دەست نانێ بەڕوویەوە ئەڵێ سەلامێکیش بکە کاک خەلیل ناکرێ بەس چاکە دابنەی ڕۆڵەکە وایە بەس چاکە بێدانێ کەچی نا ئەڵێ سەلامێ بکە و ئەحواڵێکیان بپرسە و ئیتر چی بکەین و
ئیتر چی بکەین هینە عوسمانی دراوسێتان واستەی کرد ئیتر عوسمان واستەی کرد وتی حیوارێکی بەرێ کۆرە هاوڕێیان حیوار هەیە بە پارەی چا ئەیەن کۆرە جەلیل زەنگەنە هاوڕێیان بە پارە ڕۆڵەکەی زیادە کردی کەمی ئەکرد ئەی مراندی ئەی تۆپاندی لە ڕۆڵەکە ئەی کردی بە شەهید بە پارایان کرد بە پارە دیالۆگیان زیا کرد بە پارە دیالۆگیان لابرد ئێستا من پارایم بە تۆ ئەڵەم دیالۆگی شوان لابە جەلی زەنگەنای کرد ئەموو من حەزم لە شوان نییە بۆ نمونە هینت هەیە ئەتەوێ دیالۆ ئەڵێ سێ چوار دیالۆگی شوان لابە کاک جەلیل بە پارەی ئێتێ جەلیل وەریەگرێ لایە بات دیمەنێکی شوان لا ئەبا لە مۆنتاژە ئەوە کووردە باش هاوڕێیان با نەچمە سەرەوەی نانە یعنی ئەم بنەما عەشایەریەی کورد بۆ هونەر ناشێت پەیوەندی کورد لە شانۆیە هەڵبەتە من بۆیە لەو ڕۆژەوە بەدڵمە چونکە شانۆ ئەبێ لە ڕاستیە هاوڕێیان پەیوەندی نێوان دەرهێنەر و ئەکتەر ئەبێ شۆڕشێ بکەی لەو پەیوەندیە بۆ ئەوەی لە ڕاستیە تەختەی شانۆ لە سەدا یەکی شانۆیە هیچ نییە لە ڕاستیە فیلمێک ئەوەی کە ئەبینرێ هیچ نییە لە سەدا یەکێتی گرنگ هەموو ئەو شتێکە لە پشتەوەیە کە تۆ بۆ نمونە پەیوەندیت هەندێ دەرێنەر لە سەردەمێکە خۆی پەیوەندی دەرێنەر لە ڕاستیە لەگەڵ کەسانەی کارەکەن پەیوەندی باوکو و مناڵە بتەوێ و نەتەوێ لە هەموو وڵاتێکیش وایە بەڵام باوکو و مناڵێکی مۆدێرن یا باوکو و مناڵێکی سیستمی عەشایەری لە کوردستان دەرهێنەر بۆ هەیە دەستدرێژیش بکاتە سەر ینی وا بووە لە پێشە باسی زووترەکەم چونکە بنەمایەکی عەشایەری هەبوو شانۆی کوردی یا سینەمای کوردی بنەمایەکی عەشایەری هەبوو بۆیە ژنیش ڕۆڵی نابینی بۆیە ژن ڕۆڵی نابینی چکە بنەمایەکی عەشایەری هەبوو دەرێنەر هین بوو وەکو مێردوا بوو ئەگەر ژن بوویتایە مێردێ بوو ئەگەر کوڕ بوویتایە ئیتر ئەگەر حەزی لە کوڕ بووە ئەبوو سوارێ بێ بنەمایەکی عەشایەری هەبوو یعنی ڕۆڵەکەش بەپێی هین ئەیان دایتێ ئەگەر تۆ کوڕی بنەماڵەیەکی گرنگ بوویتایە ڕۆڵێکی گرنگتریان هەیتێ بۆ نمونە ڕۆڵی چایچی و نابینی ئەگەر تۆ بنەماڵەی نازانم کێ بوویتایە لە سلێمانیا با ناو نەنێین ئەگەر ئەکتەرێ گوش بوویتایە خراپترین ئەکتەریش بوویتایە ئەبوو ڕۆڵێکی گرنگە بنێ نابێت ڕۆڵی چایچی ببینی یا ڕۆڵی کەسێ ببینی کە پێڵاو بۆیاخکە نابێت تۆ لە بنەماڵەی فڵانیت ئینە هەموو شتێک عەشایەری بوو ینی لەو ڕۆوە ئیتر ڕۆڵەکانیش بەپێی ئەوە ئیدا ینی ئەوە لە ڕاستیە لە سەردەمی کۆنا لە ئەوروپا ژوا بووە ینی لە سوپاشاوا بووە ئێسێ ماڵین بۆ نمونە کوڕی تاڵەبانی کوڕی بارزانی نازانم چی یەکسەر ئەبنە پلەدار لە سوپایە هیچ ینی بەرز نابنەوە چونکە بنەماکە فیوداڵیە هێشتا بنەمایەکی دەرەبەگایەتیە کوردستان لە سیاسەتی شاوایە کوڕی کۆسرەت ناکرێ ببێتە پێشمەرگەیشی سادە کە جەلال تاڵەبانی ئەچێتە شاخ چونکە ئەو لە تەکیەی تاڵەبانەوە هاتووە و نازانم چی ناکرێ یەکسەرە بێ مەسوول بێت بارزانی یەکسەر مەسوولە بە پێشمەرگایەتی دەست پێ ناکە یەکسەر مەسئولە ئەمە چونکە کۆمەڵگەی کوردی لە سەدەکای ناوەڕاستە ئاژی چ لە سیاسەتە چ لە شانۆیە چ لە سینەمایە هەمان ستروکتورە دووبارەیە کاتەوە کوڕی دەوڵەمەندێک نابێ ڕۆڵی چایچیەک یا ڕۆڵی کەسێک ببینێ کە بۆیاخی پێڵاوەکە چۆن شتی وابێ یا کوڕە هەژارێک ناکرێت دەوری ئاغاکە ببینێ ئەمە بەڕاستی ئەمە هەبووە تا ئەم ساڵانەی دوایی وابووە و تەنانەت ئیتر ینی هەراسانکردنی سێکسی نازانم چی ئەم شتانە زۆر بووە لە شانۆیە لە سینەما بەڵام ئیتر ئەمە لەم دوایانەیە هەموو ئەم شتانە گۆڕانکاری بەسەراتوە چکە تۆزە یاسای کار گۆڕاوە تۆزە یەکێتی هەرچەنە هەرماوە خۆ بەڵام
گۆڕاکاری بەسەراتوە. ینی بۆ نمونە لە ڕووی بەتایبەت لەو کاتەوەی کە دەرێنەری ژن هەیە گەزیزە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە فێمینیستکردنی شانۆی کوردی کە پێویست بوو ئێمە دەرێنەری ژنمان هەبێت، چونکە بەڕاستی شانۆی کوردی بە هەمووی دەرێنەری پیاو بوو، ینی ئەوە کارەسات بوو. ینی ئیتر بەدەر خۆی خەڵکەکە ئەوە لەوە تێناگات کە شانۆ هوەر تەنیا ڕۆڵێکی هینی نییە ئێستاتیکی ینی جوانکاری. ئێستاتیکا هاوڕێیانەوە لە ڤیدۆکەی ترماین ئێستاتیکا ئەوەیە جوان ناسیە، ینی لە ڕووی جوان ناسیەوە ئیتر کارێکی هوەری چییە؟ ینی جوان ناسی هەموو شتێک نییە لە هوەرە. بۆ نمونە ینی وەک بڵێ پەیوەندی کۆمەڵایەتەکان لە هوەرە ڕنگدانەوەی هەیە بەسەر هوەرەکەەوە. ینی تۆ پرۆڤەکەت پەیوەندی نێوان ژن و پیا و دەرێنەر و ئەکتەر، پەیوەندی نێوان بەڕێوەبەرەکان و نازانم شانۆ و ئەوانەی کە بەڕێوەبەری شانۆ و نازام چی، ئەم پەیوەندی ئەگەر پەیوەندیەکی تەندروست و مۆدێرن بێت، ڕنگدانەوەی هەیە بەسەر کارەکەتەوە لەسەر تەختەی شانۆ. ناکرێت تۆ پەیوەندیەکی کۆنەپەرستانەی ناتەندروستت هەبێت لە کاتی پرۆڤەیە، کەسەکە دواکەوتوو بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەرێنەرەکە، کەچی بتەوێ بهین بکەی شێکسپیر بکەی. خۆ شێکسپیرمان بینیوە لە کوردستان، ئەڵەی هینە، ئەڵەی بینی عەشایریە، چونکە کەسەکە خۆی دواکەوتووە ناتوانێ و دەقە بکە. کابرا هاوڕێیان خۆی ژنەکەی خۆی شاردۆتەوە لە ماڵەوە، ژنەکەی بۆی نییە بچێتە دەرەوە، کچەکەی بۆی نییە بچێتە پەیماگای هوەرە جوانەکان، کەچی ئەچێت دەقی شێکسپیرم بۆ کاکە دڵداری باسی ڕۆمیۆ و ژولیێتەکە. ئەمە درۆزنە، حەو پشتی درۆزنە و دەرهێنەرە. کچەکەی خۆی بۆی نییە دڵداری بکە، کەچی ئەچێ ڕۆمیۆ و ژولیێتم بۆی نەکا لە شانۆیە، کێش دەورە بینێت، کچێکی تر دەورە بینێ، هەرگیز ڕازی نییە کچەکەی خۆی دەوری جولیێت ببینێ. ینی ئەمەیە پەیوەندی هەیە. تەنانەت نیچە لای نیچە فەلسەفە بە تەواوی پەیوەندی هەیە بەوەی ئەی خۆیت بە هەڵسوکەوتت بە پەیوەندیت لەگەڵ ژنە، لەگەڵ ژن لەگەڵ پیاوە، لەگەڵ هەموو شتێکە. ینی ئەوە کاریگەری هەیە. بەتایبەت شانۆ کە باسی ئەوواکە، شانۆ باسی چیەکە؟ باسی پەیوەندی خەڵکەکە بێکەوە. هەموو شانۆ باسی ئەوەیە. کە تۆ سەقەت بووی لە پەیوەندیتە، کەسێکی دواکەوتووی عەقڵ دەرەبەجی بوویت، عەقڵێکی دەرێنەرمانەیە ئیسلامیە، ژنی خۆی محاجەبەیە، کەچی شتەکات هینە باسی ئازادیش نەکە. ئیتر ئەمە ئەم هوەرە ئەبێت چۆن بێت؟ ئەبێ پەیامەکەی چی بێ؟ پەیامێکی درۆزنانەیە، دوور ناڕۆ. ئەگەر بشی کاتەنیا بۆ هینە ڕووکەشە، چکە کچی خۆی محاجەبە، ئیتر باسی چی ئەکات؟ چه ئازادیەک؟ ئەڵێ ئەوە حەقی چییە؟ حەقی نییە. کوڕم ئەگەر من بم ئەیاڵم بچیتە هۆڵێکەوە تۆ ژنە محاجەبە بێ یا کچێ محاجەبە بێ، ئەیاڵم بچیتە هۆڵی شانۆ وەک بینەریش. ئەی چی ئەڵێ لەسەر تەختەی شانۆ چی ئەڵێ؟ هەمووتان خوشکەکانتان با ڕوود بن بۆ من، بەڵام من خوشکەکەی خۆم کچەکەی خۆم لە ماڵەوەیە ئەیبەستمەوە. هینە چییە؟ خانی کەرە کەربازارە، خوشکەکانی ئێمە هەمووی بچن لەگەڵ تۆیە سێکس بکەن و خۆیان ڕوودکەنەوە، و بەڵام خوشکەکەی تۆ هیچ نەیە لەگەڵمانە، پێی شەراب نەخواتەوە، هیچ نەکات، یعنی هیچ محاجەبە دانیشین کات. وەکو شیوعیەکان، باسی شیوعیەکانم کرد. شیوعیەکان هاوڕێیان زۆربەی شیوعیەکان ژنی محاجەبەیان هێنا. بۆچی؟ خۆیان ئەچون بۆ بەغا، شەو ڕۆژ لەگەڵ ژنی عێراقیا بوون، یا چون سەفەریانە کرە و کاتە بۆ یەکێتی سۆڤیەت بۆ ڕۆمانیا نازانم چی. شیوعیەکان هەموویان هاوڕێیان ئەچوون نەخوێنەوارترین هەژارترین کچیانە دۆزیەوە، هاوسەرگیریانە کرد، بڕۆن سێر کە ناوڕێیان لە سەدا سەدی شیوعیە
ئەوانەی دکتۆران هەیە لە ئەدەبا لە مێژووە، ئەوانەی کە مامۆستای گەورن، شاعری گەورن، هەموویان ژنەکانیان محاجەبەیەکی نەخوێنەواری فەقیرە. هەموو شیوعیەکانی جیهان ژنیان محاجەبەیەکی فەقیری نەخوێنەوارە، سەرپۆشێکی کوردی لەسەر هاوڕێیان. من شیوعی هەورامیە ناسم، ژنەکەی سۆرانیش فێر نەبووە. فەقیرە ئەوەندە دەرەوەی نەبینیوە، سۆرانی فێر نەبووە. هاوڕێیان ژنی شیوعی هەیە لە سلێمانیە، 40 ساڵە لە سلێمانیان سۆرانی نازانێ ژنەکەی، کەچی خۆی شەوڕۆ لە بەغا بووە، پاریسی بینیوە، دنیایان بینیوە. هەرچی شیوعی هەورامیە وایە هاوڕێیان. اینجا تەوێڵە هەموو شیوعی بوو، هەموو شیوعیەکانی تەوێڵە سێرکەن هاوڕێیان. ژنیان محاجەبەیە، نەخوێنەوارە، فەقیرە، نەزانە، لە ماڵەوەیە، لە موبەقە، کەچی خۆیان ڕۆشن بیرن، خۆیان دنیایان بینیوە، خۆیان لەگەڵ ژنی عەرەبا، فارسا، تورکا، فەڕەنسیە، ڕۆمانیە، هەموویان ناسیوە، خۆیان ئەخۆنەوە. ژنە سەرپۆش بەسەرەکەی هاوڕێیان هەموو ئێوارەیە ئەبێ عەرەقی بۆ دابنێ، ئەو گەوادە. ژنەکە نوێژەکەیەکە، چاوەڕێیە نوێژەکەی تەواوکە، یە دەبێ عەرەقەکەشی بۆ دابنێ. سێری ئەو دڕندەیەکە، سێ ئەوەیە پیاوی شیوعی هاوڕێیان. ژنێک ناهێنێ کە محاجەبە نەبێت، خۆی ئەیەوێت ژنەکەی محاجەبە بێت، نەزان بێت، نەخێنەوار بێت، داماو بێت، نەوێرێ بەتەنیا لە سلێمانی شاپچێتە دەرەوە، ونە بێت. هاوڕێیان ژنی شیوعەکان لە سلێمانیا ونە بن بچنە دەرەوە. لەبەرەوە هیچ ڕێزێکم نییە، نە بۆ ڕۆشنبیر، نە بۆ شیوعی، نە بۆ هینی کورد، هیچ ڕێزێکم نییە بۆیان، هیچ ڕێزێکم بۆ هونەرمەند و نووسەری کورد نییە. ئێوە نازانن چینەوانە لە ماڵی خۆیانە. باشە هاوڕێیان، و باسەکە زۆر ڕۆیشت دیارە. ئەمەش بێتە ڤیدۆیەکی هەستەکەم بە ڤیدۆیە تاو نابێ، لەوانێ بێتە 1000 ڤیدۆی لەسەر بکەمە بنمایش. ئەوەیە شێوازی شانۆکە ڤۆدڤیلە، نازانم ستروکتوری دەقەکە ئەوەی کلاسیکی فەڕەنسیە، سێ یەکەی کات شوێن ڕووداو، دوایی بڵێن کۆمێدیای دابوونەریتە ئەوەیە. بەڵام لێرەیە شوانکەریم ئەمانەی هەموو گۆڕیوە، ینی هینی تیا کردووە، ئەو بڵێ تێک متوربەی دروست کردووە، متوربەیەک تراژێدیای تێکردووە، سایکۆلۆجیای تێکردووە، ئیتر ینی ئەوەی بۆ زیا کردووە. توانین بڵێن بۆ ڤۆدڤیلەکە بە تەواوی ڤۆدڤیلێکی کوردی کردوێتی بە ڤۆدڤیلی کوردی. ئەوە ئەمانە هەیە. چیرۆکەکە باسی چیەکە؟ باسی چیرۆکەکە ئەوەیە کەسێکە لە ڕاستیە لەم شانۆگەریایە من جارێکی تریش سێرم کردەوە. ئەو شتەی کە باشەتیایە ئەوەیە کە ئێمە نازانین ئایا ئەو کەسە شاعرێک بووە، لە سەریان ناوە بوراوەتەوە، دوایی بردویانە بۆ نەخۆهینی شێت بووە و لە مێشکی خۆیان ئەبێتە سەرمایەدار، یان بە پێچەوانەوە سەرمایەدارێکە لە سەردەمێکی ژیانیا بۆی دەرەکەوێت کە ئەو ڕێگەی هەڵی بژاردووە هەڵەیە، ئەبوو هونەر هەڵبژێرێت لە جێی بازرگانی، ئەوە ژوای لێ کردووە وەک بڵێ شێت بێت، چکە ئەوە هەیە، ینی کەسانێکن کە لە سەردەمێکە کە گەنە 6 ساڵی وانە بۆیان دەرەکەوێت ژیانیان هەمووی هەڵە بووە، تازەش ناتوان بگەڕێنەوە. واتە هەردووچی هەر باشە و گرنگەکەشی ئەوەیە گرنگ نییە کامیانە، ئایا ئەم کەسە شاعرێ بووە لە سەریان ناوە و شێت بووە، یا ئایا ئەم کەسە بازرگانێ بووە و لە سەردەمێکە بۆی دەرکەوتووە کە ئەبوو هونەر بەڕێی هونەرا بڕوە. سەرەتای دەقەکە ئەوەیە کە شەوە کەسەکە جلی شەوی لەبەرایە، جلی خەو
ببینی ئەوە ڕۆبی لەبەرە کەسەکان یەنە دەرەوە لە خەوی خۆیان ئەو کەسانە کێن لە تەمەنی خۆیان 29 ساڵ پێشتر 29 ساڵ پێش ئەوە ئەم کەسە مۆزیکژەن بووە لەگەڵ گۆرانی بێژ و مۆزیکژەن بووە لەگەڵ هاوڕێکانیان کۆنسەرتێکیان ئامادە کردووە کۆنسەرتەکەت گەیشتوتە ئەوەی کە هیتر هۆڵیان گرتووە و ڕۆژەکە دەستنیشان کراوە پۆستەریان هەڵواسیوە و هەموو شاری تزانیوێتیە و ڕۆژە ئەوەیە یەکەمین کۆنسەرتیان بووە کە هیتر وەکو بیتڵسەکانە یەکەم جارە بێت دەرکەون ئەوەی تر چارەنووسیان ئەو کۆنسرتە وەکو چارەنووس ساز بووە بۆیان یەکەمین کۆنسرتیان بووە و بەتەواوی ئامادە بووە لەبەرەوەیە کە یەکێک لەوان پێڵێ بۆ نەهاتی ئێمە و بینەر چاوەڕێت بووین ئەو کوڕە ئەو ڕۆژە ئیترەوەی چارەنووسیە گۆڕێت ئەو ڕۆژە ناچێت بۆ کۆنسرتەکە ئەم ڕێشان کە دەوری ئەوە بینێ ئەڵێ باوکم نەیهێشت واتە کەسێک کە ئیرادەی نەبووە ئەو توانایی نەبووە اینجا ئایا لەبەر کۆمەڵگە لەبەرەوەی کە هێشتا باوک سالاریە کۆمەڵگەکە باوکی دەسەڵاتیە بووە یا لەبەرەوەی کە لە ناو دەوڵەمەندا وایە دەوڵەمەند نایەوێ مناڵەکەی بێتە هونەرمەند بۆیە خۆکوژی زۆر جار هەیە لە ناو دەوڵەمەنەکانە مناڵی دەوڵەمەند چونکە نابێ عیبە وەکوەوەی چیرۆکی عومەر دزەی وا بووە هۆمەر دزەی کەڵێ دزەیەکان وەکو لە شرۆشی وا بووە بیتە گۆرانی بێش ئیتراڵێ ڕام کرد لە کوردستان بۆیە ڕای کردووە هۆمەر دزەی چکەویستێتی هوەر بکە لای دزەیەکانی ژینە هەمووی قازیفەیان پێ هوەری چیەکەی ئەبیتە هین ئەبیتە تیاترۆ پیان و تۆ ئەتێ بیتە تیاترۆ ئەتێ حیامان بی ینی ئەوەیە باوکی وای پێوتووە ئیتر خۆشی ئەو ئیرادەی نەبووە ئەوەیە لە ڤیدۆکەی ترا باسم کرد چکە ڤیدۆکەی ترم سڕیوەتەوە وەک وتمانێ قسەیە کەمەوە ئەبوو هەڵبژێرێ لە نێوان ئەوەی کە بێتە حەما عومەر عوسمان یا ببێتە فاروقی مەلام سەفا ئەبوو هەڵی بژێرێ لە نێوان شاسوار عەبدولواحید و سمکۆ هین ناوی چییە و شاعرەی عەبدوڵا پەشێو ببێتە عەبدوڵا پەشێو یا بێتە شاسوار عەبدولواحید ببێتە فاروقی مەلام سەفا یا بێتە ینی ئەو دووڕیانەیە ئەو دووڕیانە هەموو کەس تێکەوێت لە سەردەمێکە لە ژیانیا کەسانێکەن ئیرادەیان هەیە چونکە مەسەلەکە چییە ئەگەر ئەو هەڵی بژاردە ببێتە هونەرمەند ئیتر هەموو شتێکی باوکی لە دەزەیە چکە باوکەکە پێڵێت ئەڵێ ئەگەر بچیت ئەگە بچی بۆ کۆنسەرتە تەواو من لە میراتی بێ بەشێکەم لە نازام چیتر ئەوەیە ینی ئایا ئەو ڕێگەی هەڵەبژێرێ یا ئەم ڕێگەیەیان هەڵەبژێرێ ئەوەیە ئەو ڕێگەی ئەوەی ینی تر بەگوێی باوکی کردووە و ئیرادەی نەبووە بڕیار بە زۆر کەس ئەم بژاردە هەڵەیە لە تەمەنێکی زۆر درەنگە جارێکی تر خۆی ئەو کەسانە ئەو یادەوەریانە لە تەمەنێکا یەنە دەرەوە لە هەموو تەمەنەکانیە ئەو کەسانە لەو تەمەنە هاتوونەتە دەرەوە کەیتر کەسەکە پرسیار لە خۆیەکە ئایا ئەبوو ئەو ڕێیە هەڵبژێرم لە دووڕیانێکیت هەمیشە تۆ لە دووڕیانێکی ژیانیت ینی لە سەردەمێکی ژیان تاوەکو بڵێ دووڕیانەیەتە بەردەمە لە 25 تا 30 ساڵی دووڕیانەکەی ئیتر ئایا ئەوە هەڵەبژێری کە حەزت لێیە یا ئەوە هەڵەبژێری کە باشترە واتە ئەگەر باوکت دوکانی هەبێت ئەچی دوکانداریەکەی یا تۆ حەزت لە پەیمانگای و نەرە جوانەکان ئەچی شانۆەکەی نازام چی ینی ئەوەیە هەموو کەس ئەو دووڕیانەی یەتە بەردەم وەو دووڕیانە ڕوات بیرێچێتەوە هەتا 6 ساڵی 7 ساڵی لەو سەردەمەیە ئیتر تۆ گەیشتوویتە شوێنێک ئیتر مناڵ گەورە بووە بەجێ دێڵن زۆر جار ئەگەر ژنبی مێردەکە و مردووە یا پیاوبی ژنەکەت مردووە نازان ئیتر سەردەمێکە ئیتر بە ژیان تا ئەچیتەوە ئایا
بژاردەیەم باش کرد یان نە. ئەگەر بۆ دەرکەوێ بژاردەکە لە 100% هەڵە بوو، ئەگەرێکی زۆرێ شێت بیت، چکە گەڕانەوەی بۆ نییە، چکە تازە ژیان یەک ژیانە، ئەوە نییە بڵێ جارێکی ترا بە کاکە پەراوەی تیان نییە، ژیان پەراوەی تیان نیە. ئەوڕێیان بڵێ پرۆڤاکەم، ئەمە پرۆڤاکەم بۆ ژیانێکی تر، پرۆڤەی تیان نییە، یەکسەر نمایشە، ژیان یەکسەر نمایشە. ئەوڕێیان هینە ئێرتیجالە، چی پێڵێن، ئیمپرۆڤیزیشنە. ئەمەیە چیرۆکەکە ئەوەیە. ئیتر ئەو کابرایە کە دەقەکە دەست پێکا، ئەو کەسانەی کە هاوڕێکانی کە 29 ساڵە و پێش کە لە تەمەنی 20 ساڵی ئەوانەیە بوونیا، لە نێوانی تر 7 ساڵ و نازانم ئیتر 7 تا 20 لەو تەمەنەیە بوون، چکە خۆشی لەو تەمەنی ئەوان نبووە، ئەوان هەر لەو هینەیە ماونەتەوە، چکە لە مێشکی ئەوە یەنە دەرەوە، هەر بە تەمەنەکەی ئەو کاتەوە یەنە دەرەوە، هی ئەو ڕۆژەی کە کۆنسرتەکەیانە بووە. ئیتر ئەمانە بە بەردەوامی یەنە مێشکیەوە لەو کاتەوەی کە لەو شێتخانەیە، دوایی بۆمان دەرەکەوێت کە لە شێتخانەیەکە. ئەوەش خۆی ئەوەی نەیبینیوە نابێت سێری ئەمە بک بەڕاستی، باشترە شانۆگەریەکە ببینی اینجا سێری، اینجا گوێ لە من بگری، چکە من کۆتایی وە مشتانە ئەیڵێم، چکە ناکرێت، ینی بیرم لێ کردەوە ناکرێت ئەگەر هین بکەم. ئەوەیە ئیتر لە مێشکی خۆیە، ئیتر دەقەکە باسی ژیانی ئەکات وەکو بازرگانێک، وەکو سەرمایەدارێک، نەگۆگو شاعرێک، وەکو باسی ژیانی ئەکا وەکو سەرمایەدارێک. کچێکی هەیە، کارمەندێکی هەیە، کارمەندەکەی ئیتر کچەکەی حەزی لە کوڕێکە ئۆسکار کە هینە ئەویش هینە شوفێریەتی حەزی لە ئۆسکارە. ئۆسکار ئەم ئۆسکاری دەرکردووە. بۆچی؟ چونکە خەریکە کاری سیاست بکات، خەریک ئەچێتە هەڵبژاردنەوە، خۆی ئەپاڵێوێ بۆی بێتە پەرلەمانتار. ئەڵێ من لە پەرلەمان ئەوە نییە، هینەیەن سیارەیان بە شوفێریان هەیە، ئیتر شوفێریان هەیە پەرلەمانتارەکان. ئەم حسابی ئەوەی کردووە، هەمیشە حسابی پارەکە. ئەم بۆیە شوفێرەکەی خۆی دەرکردووە. شوفێرەکەشی حەزی لە کچەکەی بووە، ینی حەزیان لە یەک بووە. لە دەقە ڕاستیەکەیە، لە دەقەکەیە کچەکە بەڕاستی سکی پڕە، بەڵام لێرەیە وەکو فێڵێک بەکارێنێ. من ئەوە کە ئەوە خوێنمەوە لەسەر لە دەقەکەیە و کە کراویشە بە فیلم. ئەم دەقە لە شەخسەکان کراوە بە فیلم. یەکەمین کەس کە ڕۆڵی بینیوە لەم دەقەیە لە شانۆکەیە، ماوەی 300 جار کراوە، ینی ژان پۆل بیلمۆندۆ بووە کە گەنج بووە، یەکێک بووە یەکەمین ڕۆڵەکانی بووە ژان پۆل بیلمۆندۆ لەو شانۆیە. دوایی کە کرێ بە فیلم، ئەوەی ڕۆڵی کابراکە بینە لوی دو فونێسە، ئەو ئەکتەرە کۆمێدیە گەورەی فەڕەنسی، ئەو ڕۆڵی کەسەکە بینێ. لە فیلمەکە بەڕاستی کچەکەی سکیپڕە. جیاوازەکە ئەوەیە. ئیتر کچەکەی و فێڵا دۆزێتەوە، لە سکم پڕە و ئەمانە بۆ ئەوەی چکە باوکی ئێوە بیا بەو کارمەندە، چونکە ینی ئەوە ئەزانێ کارمەندەکە ئەڵێ کچێکم ناسیوە، کچەکە کچی تۆیە. ئەمانە ئیتر لە ڕاستیا کچەکەی نییە، کچێکی ترە ناسیوێتی، بەڵام کچەکە ئەویش فێڵی کردووە و توێتی من کچی ئەوم. دواییش دەرەکەوێت کە بەڕاستی کچی ئەمە، بەڵام لە ژنێکی تر ینی ئەم پێی نەزانیوە. ئیتر دواتر ینی بڵێن خۆی ناگەڕێتەوە، بەڵاستی چیرۆکی ڤۆدڤیل ناگەڕێتەوە، چکە هەمووی لەسەر وردەکاریە.
ینی چیرۆکەکە زۆر زۆر شتێکی زۆر گرنگ نییە، گرنگ شێوازی کردنەکەیەتی. ئیتر لە کۆتاییە بۆمان دەرەکەوێت کە ئەم کەسە هەموو ئەم چیرۆکانی لە مێشکی خۆیان دروست کردووە، ئەڵێ لێیان نام بەسەریان ناکێشم. واتە لە کۆتاییە ئێمە واتی ئەگەین کە ئەمە شاعرێک بووە لە سەریان ناوە، ئیتر شێت بووە، ئیتر وەک بڵێ ئەم شتانە لە خەیاڵی خۆیان دروستی کردوون. کەسایەتیەکانی شێتخانەکەی کردووە بە هەر یەکێکیانی کردووە بە ژنەکەی خۆی لە مێشکی خۆیان، ئەمە ژنەکەیەتی، ئەمە کچەکەیەتی، ئەمە نازانم خزمەتکارەکەیە، ئەوە ئەوەیە، ینی کەسایەتی نەکانی کردووە وەک بڵێ چیرۆکێکی لە مێشی خۆیان دروست کردووە بە هەموو کەسایەتیانەی کە لەگەڵیانە ئاژی، کە لەگەڵیانە ناژی بەڵامی تر لە نەخۆشخانەکە. ئەوەش بەڕاستی ئەوە زۆر زۆر گرنگە ئەو بابەتە. هاوڕێیان من سەرنجی ئەوە ماوە لە خەڵوەتگای پیری لە شێتخانە لە زیندان لەو شوێنە داخراوەکان کەسەکان پێویستیان بەوەیە چیرۆک بژێڕنەوە لە لای خۆیان، چیرۆک دروستەکەن، چکە تۆ ژیان چییە؟ ژیان ڕووداوە، کە ڕوودا و نەما، کە تۆ لە زیندان بووی ڕوودا و ڕوونایە، پێویستت بەوەیە مرۆڤایەتی چییە؟ مرۆڤایەتی ئەوەیە کە تۆ ژیانت گۆڕانکاریتیایە، ژیانت جێگۆڕچەیتیایە، کات ئەڕوات جێ ئەگۆڕێ، خەڵک بە بەردەوامی خەڵک ئەبینیت، خەڵکی جیاواز. بەڵام کە تۆ لە زیندان بوو یا لە خەڵوەتگە یا لە شوێنێ هەمان کەسەکانە بینیتەوە، لەبەرەوە لە مێشکی خۆتا تۆ پێویستت بەوەی چیرۆکێ دروستکەی، یعنی ئەوەش لۆژیکێکی تایە، ڕۆڵیان بدەیتێ لە مێشکی خۆتا وەکو دەرێنەرێک لێ ڕۆڵیانەیتێ ئەو کەسانی لە دەور و بەرتن. ئەوەیە ئەوە لە پێشا لە ناوەکەەوە با بڕێن، چکە ئەمە ناوی نازانم ئەم ناوە کێ بۆی داناوە، من بەڕاستی نەمەدۆزیەوە نەمەزانی چییە، چونکە ناوەکەی ناوی ئەم نمایشە دەقەکە لە خۆی ناوی ئۆسکارە، دەقێکی زۆر ناودارە، من بەڕاستی فیلمەکەی فینەسیشم بینی بوو، بەڵام لە مێشکی خۆمە بیرم بۆ ئەوە نەچوو بوو، چکە ناوەکە گۆڕاوە لە کوردیە، ئیتر نازانم ئەم ناوە ئایا شوان خۆی گۆڕیوێتی یا وەرجێڕانی عەرەبیە یا نازانم کێ گۆڕیوێتی ناوەکە، چکە ناوەکە بە ینی ئەم دەقە بە ئیتالی خۆی شوانیش خۆی بۆی ناردم، بە زۆر زمان کراوە، بەڵام لای فەڕەنسیەکان خۆی نووسەرەکە فەڕەنسیە، کلۆد غێنیێ، وابزانام ناوی کلۆد غێنیەیە، خۆی نووسەری ڤۆدڤیلە، یعنی هینە ناوەکەی ئۆسکارە، ئیتر لە هەموو فیلمی ئەمریکیشی لەسەر کراوە، لە فیلمە ئەمریکیەکە چکە ژنێکە، چکە پاڵەوانەکە ژنێکە کردویانە بە میسس ئۆسکار، خۆی وایە چونکە دەقە سەرەکیەکە خۆی تەنیا چیرۆکی سەرمایەدارەکە، ینی دەقاوێزانە، ئەمە وایە، چکە هەر بەڕاستی من کە سەی دەقە سەرەکیەکەم کردوتم وەکو بڵێ 2 دەقە، بەڵام بەڕاستی ئەوە زۆر باشە، ینی من لای منەوە زۆر زۆر سەرکرد، ئەش پێ وا بکرێت هاوڕێیان، ینی تۆ دەق یا ئەبێ ڕێک وەکو خۆی بیکەیت، ئەوەش ناکرێت لە ڕاستیە، چکە ئەبێ وەرجێڕانێکی زۆر باشتە بێت، جارێ با بزانە نەک لە عەرەبی و فارسیەوە وەرجێڕابێت، دەقێکی فەڕەنسی یا نازانم چی، یا نازانم هاوڕێیان سێرکەن، شانۆ نووسەرە هەرە گەورەکانی شانۆ یەک چیرۆکیانی خۆیان نییە، شانۆ ئەوە نییە نووسەر چیرۆک خۆی دروستیکە، هەر بەڕاستی هەر مەرجیشە نابێت چیرۆکەکەی خۆت بێت، شێکسپیر یەک چیرۆکی خۆی نییە،
یەک چیرۆکی یان یەک دەقی داهێنانی خۆی نییە. شێکسپیر یەک دەقی نییە داهێنانی خۆی بێ، هەمووی یا لە مێژووی بریتانیاوەیە، ئەویش ناوەکەیم بیرچۆ، ینی مێژوو نووسێکی بریتانی هەیە، هەموو مێژووی بریتانیای نووسیوەتەوە، هاوڕێیان ئەگەر ناوەکەی و هەموو دەقەکانی شێکسپیر دەقە مێژوویەکانی لەو کتێبەوە هێناون. ماکبێس بۆ نمونە، ماکبێس ڕێک چیرۆکەکەی وەکو خۆی هێناوە، چیرۆکیش نییە، ئەنی هینە یەکێکە لە پاشەکانی دانیمارک هەنێشتی گۆڕیوە، هەنێشتی گۆڕیەوە بۆی بیگونجێنێ، بۆ ئەوەی بۆ نمونە ماکبێس لە ڕاستیە باپیری ئەو پاشایە بووە لە سەردەمی شێکسپیرە، باپیرە گەورەی جۆن بووە، ئەوەی جۆنی بێتە جۆنی یەکەم لە دوای ئەلیزابێت کە بێتە پاشا، بەڵام شێکسپیر ناتوانێت بڵێ ئەمە باپیرە گەورەت ئاوا بووە، خوێنڕێژ بووە. لەبەرەوە مالکۆڵم کەسایەتی مالکۆڵم ئەکاتە کاڵێ کە جادوگەرەکان سێ ژنە جادوگەرەکە ئەڵێن مالکۆڵم تۆ مناڵەکانە دەبنە پاشا، بەڵام بە ماکبێس ئەڵێن تۆ خۆتە بیتە پاشا، واتە مناڵەکان نابنە پاشا. شێکسپیر بۆچی ئەوەی کردووە؟ بۆ ئەوەی ماکبێز نەبێتە باوە گەورەی پاشا، چونکە ماکبێز کەسایەتیشی زۆر خراپە. ینی هەموو دەقە مێژوویەکانی لەو مێژوو نووسە بریتانیا وەرگرتووە. دەقەکانی تریشی زوربەی ئیسپانین، دەقی ئیسپانین هینیان کردووە، چکە شانۆی ئیسپانی زۆر پێشکەوتوو بووە پێش شانۆی فەڕەنسی و ئیتالی و بریتانی، بەڵام شانۆیەک بووە لە ڕووی ستایلەوە دواکەوتوو بووە، شانۆیەکی نەبووە، بەڵام دەقەکانی چیرۆکی زۆر هەبووە. لەبەرەوە فەڕەنسیەکان مۆلیێر زوربەی دەقەکانی ئیسپانین، مۆلیێر هیچ دەقێکی خۆی نییە، مۆلیێر چیرۆکی دەقەکانی، ئەسخیلیۆس، سۆفۆکلێس، یۆربیتێس یەک دەقیان هی خۆیان نییە چیرۆکەکەی، هەر یاسایە لە شانۆیە، تۆ ئەبێ چیرۆکێک بێنی کە هەموو کەس بیناسێت، ئەوە یاسای شانۆیە. لە شانۆیان نابێت داهێنان بکەی لە چیرۆکە، لە چیرۆکە مەبەسم لە ستایلەکە نییە، ئەوەی کە داهێنانی تیاکرێ شێوازەکەیە نەک چیرۆکەکە. ئەسخیلیۆس، یۆربیدس، سۆفۆکلێس هەموو نووسەرانی تراژێدیای یۆنانی یەک کەسیان دەقێکی دانەهێناوە، هەر قەدەخەیە لە شانۆیە تۆ داهێنان بکەیت لە چیرۆکە. شێکسپیر یەک چیرۆکی دانەهێناوە. مۆلیێر، راسین، کۆرنەی چیرۆکیان دانەهێناوە. ئەمە شتێکی مۆدێرنە کە چیرۆک داهێنیت. ئیبسن بەڵێ چیرۆکی داهێناوە، هەمووی نا، بەڵام هەندێک چیرۆک ئیبسن داهێناوە، یا چێخۆف. ئیتر لە سەدەی 19ەوە کەسانێکن شانۆنووس چیرۆک خۆیان داهێن، هەر بۆیە شانۆکەیان تۆزە کێشەیە، ینی کێشەی زۆرە، تۆ ناتوانانی چێخۆف هەمووی بکەیت، ئەبێ ئامادەی بکەیت، یا ئیبسن، چونکە سەردەمی ڕیالیزمە. لە سەردەمی ڕیالیزمە چیرۆکەکان داهێنراوی زۆربەی داهێنراوی، ینی ئیتر لە ڕۆمانتیکەکانەوە، تەنها ڤیکتۆر هیگۆ لە ڕۆمانتیکەکانەوە، واتە لە سەرەدای سەدەی 19ەوە ئیتر شانۆ نووسەکان چیرۆک داهێنن. پێشتر ئەوە نییە بڵێ نەیانتوانیوە، نا، ینی نەبوو وا بکەیت، نەبوو چیرۆک خۆت دای بهێنیت، چونکە شانۆ چیرۆک نووسین نییە، شانۆ داهێنانی چیرۆک نییە، شانۆ ئەبێ هەموو کەس چیرۆکەکەی بزانێت. ئەوە زۆر گرنگە هاوڕێیان، ینی مۆلیێر کە خەڵک چووەتە شانۆکەی مۆلیێرەوە هەموو چیرۆکەکانیان زانیوە، بەڵام نەیان زانیوە چۆن نووسیوێتی، چۆن دەرهێنانی بۆکات، چۆن، ینی لە شانۆیان شێواز گرنگە نەک بابەت، شێوازەکە گرنگە، چۆن ئەڵێ چۆن مامەڵاکەی لەگەڵ ئەو چیرۆکەیە، چۆن ئەو چیرۆکەت
دەرێنان بۆ کردووە چۆن نووسیوتە چۆن گرنگ چۆنەکەیە نەک چییە. ڕۆمیۆ و ژولیێت چیرۆکێکە لە ناو کوردی شا بووە لە ناو ئیتالیا لای ئیتالیەکان هاوڕێیان چیرۆکی ڕۆمیۆ و ژولیێت ڕێک وەکو خۆی هەیە. شێکسپیری یەک وشەی زیان نەکردووە بۆ چیرۆکە، بەڵام شێکسپیر خستوێتە چوارچێوەی شانۆی سەردەمەکەی خۆیەوە. ڕاسین دەقی هێناوە لە ئۆڤیدەوە لە سێنێکەوە نەک ئۆڤید ببورن. سێنێک ئیترهینە شانۆنووسێکی لاتینیە، گەورەترین شانۆنووسی لاتینیە، فەیلسوفیشە، ستۆیسیزمە، ئیترینی گرنگترین هینی ستۆیسیزمە. سێنێک هینی ڕاوێژکاری نیرۆنیش بووە، نەک ڕاوێژکار، هینی پەروەردەکاری نیرۆن بووە. سێنێکی تر یەشێکە لە گەورەترین شانۆنووسەکانی سەدەمی لاتینی. ڕاسین زۆربەی دەقەکانی سێنێکی هێناوە، بەس ئیتر بە شێوەی هۆنراوەی فەڕەنسی نووسیوێتیەوە، لەبەرەوە زۆر ئەگۆڕێت، ینی گرنگ زمانە گرنگ شێوازی شانۆکەیە. ڕاسین دەقەکانی سێنێک ئەهێنێت، یا دەقی یۆربیتسیان زۆر هێناوە، تەنانەت شێکسپیریش زۆر سوودی لە یۆنانیەکان وەرگرتووە، بە تایبەت شانۆی لاتینی. شێکسپیر شانەی لاتینی زۆر وەرگرتووە. گرنگ ئەوەیە تۆ بیگونجێنی لەگەڵ شێوازی سەردەمەکەی خۆتە، لەگەڵ شانۆی خۆتە. گرنگ ئەوە نییە چیرۆکەکە هەیە نییە، بە ڕۆمان هەیە، بە شانۆ هەیە. کێشەی کوردەوەیە لەم شتە تێنەگەیشتووە، وازانێ دەقی شانۆی یا ئەبێ بیهێنی یا ئەبێ خۆت دای بهێنی. لە ڕاستیە تۆ کە هاملێتت کرد، هاملێتی شێکسپیر، لە 150 زیاتریت گۆڕی، نابێ بنووسی شێکسپیر. ئەوە هەڵەکەیە، ئەمە نەدزیە نەهینە، ئەبێ بنووسی. بۆ نمونە من ئەوەی کامەران ڕەوف ئەگەر بینووسایە هاملێتی کامەران ڕەوف لە هاملێتی شێکسپیرەوە وەرگیراوە، ئەو کاتە کێشەم نییە لەگەڵیان. بەڵام کە تۆ ئەنووسی هاملێتی شێکسپیر، ئەیتر من ئەو کاتە لەسەرەوە حسابت لەگەڵەکەم. لە هەموو وڵاتێک دەرێنەرەکە یان نووسەرێک یەت دەقێک بیرۆکەکەی وەرەگرێ، خۆی دەقی لەسەرە نووسێ، ئیتر نانووسێ ئەمە هاملێتی شێکسپیرە، ئەڵێ ئەمە هاملێتی منە، بەرپرسیارەکە بێڵگریت، ئەمە هاملێتی منە، دوای چاپیشیەکە هاملێتی من، بەڵام لە هاملێتی شێکسپیرەوە وەرم گرتووە. لەبەرەوە ئەبێ ئیتر کورد بگاتەوەی خۆی دەق، بۆیە بەرهەمی دەقمان نییە، چونکە ناوێرێ دەرێنەرەکە ئەچێ سەرگوێلاکی هەموو بێکێت دەشکێنێ، لە چێ ئەوەی بڵێ ئەمە لە چاوەڕوانی گۆدۆی منە، بەڵام لە بێکێتم وەرگرتووە، چکە بێکێتی شتی لە خەڵکی تر وەرگرتووە. بەڵام شێکسپیر نەینووسیوە، ناوی نووسەرێکی تری نەنووسیوە، نووسێتی شێکسپیر، نووسێتی بۆ نمونە نازانم بڵێم ڕۆمیۆ ژولیێتی شێکسپیر، نەینووسیوە نووسەری ئیتالی فڵان کەس، چکە ئەو ڕۆمیۆ ژولیێتە ئیتر ئەوە نییە، ئیتالیەکە نییە، ئەوە دزی نییە، ئەوە دزی پێناڵن، ئەوەیە ڕازگۆیی، ئەوەیە دەستپاچی، ئەوەیە کامەران ڕەوف تۆ بنووسیت هاملێتی کامەران ڕەوف، دزی ئەوەیە بنووسی هاملێتی شێکسپیر. شتەکەیان پێچەوانە کردوێتەوە کوردەکان، دزی ئەوەیە بە ناوی شێکسپیرەوە شتێ بکەی کە هەموو سەرگوێلاکی شکانووە، هەمووی سەقەت کردووە. بەڵام ئەگەر بنووسی ئەمە من لە شێکسپیرەوە وەرم گرتووە، بەڵام ئەمە نووسینی خۆمە، ئەو کاتە ئەوە داهێنانە. بەڵام بنووسی شێکسپیرەوە دزیە.
دزی ئەوەیە کە سەرجۆلاکی پشکێنی هەمووی تێکی پشکێنی. باشە هاوڕێ، ناوەکە من کێشەم لەگەڵ ناوەکەیە چییە؟ بابلۆ بوونی نییە. عەرەب بە پابلۆ ئەڵێن بابلۆ، ئێمە پێمان هەیە پێویست ناکە ئەگەر پابلۆ بێت، ئەگەر مەبەست لە بابلۆ پابلۆ بێت عەرەب بەڵێ بابلۆ، خۆ ئێمە عەرەب نین پێمان هەیە. ئەنی من ئەوە نازانم بۆچی بابلۆیە، چکە بابلۆ ناوم نەبیستووە، پابلۆ زۆرە، ئیترەزان پابلۆ نیرۆدا، پابلۆ نازام چی، ئەوەش کێشە نییە، ینی ئەوە بینە، بەڵام ئەوە بەگشتیش ئێمە کاتێتی ئیتر ئێمە هەموو پیتەکانمان هەیە لە سەردەمی سەدامە، هەموو کوردەکان بە عەرەبی ناویشتە جیهانیەکانیانەوت. بۆ نمونە بە ئۆتێلۆیانەوت ئۆتایل، چکە عەرەب بەڵێ ئۆتایل. بە ئۆڤیلیایانەوت ئۆفێلیا، چکە عەرەب vێی نییە، کوردەکانی شانۆکاری کوردیانوت ئۆفیلیا. کاتێتی تۆ ئیتر ناوەکان لە خۆیەوە وەرگریت، خۆی چۆنە، ئێمە گێمان هەیە، غێمان هەیە، خێمان هەیە، ژێمان هەیە، vێمان هەیە، پێویست ناکە ناوەکان بکەیتە عەرەبی. کابرایەک هەیە برادەرێک ئەیوت خوداوەندی نازام چی خایە، وتم خایە چییە؟ یۆنانیە، ئەمە هینە خوداوەندێکی یۆنانیە. تم با بە گایە، ئەڵێ ئاخر گایە لە هینەوە نزیکە گان، سێریە و عەقڵیەتەکە، یعنی ئەچێت چونکە خۆی فێر بووە بە عەرەبی بیڵێت، ئیتر بیانوویەکی بۆ دۆزێتەوە، بابە گیان گایە گایایە، ناوی گایایە، ژنی زیۆس، شاژنی خواکان، ناوی خایە نییە. یعنی تر پێویستە بۆ نمونە ژاپۆن، ژاپۆن نییە، ژیان نییە، ژاپۆنیەکان یابانیەکان دوانی بڵێ ئەزان چۆنە، ئەمە کێشەمان هەیە. فارسەکەڵە ژاپۆن، ئێکاکە ژاپۆنی یابانی ژیان نییە، ژیان نییە، ئەی ئەم ژێ و چۆن هێنا، ینی بێ، ینی ناڵێن خۆی لە نێوان، لە ڕاستیە لە نێوان جاپان، ئەوانەڵێن جاپان، 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 ینی پێکە وەکو بێ و پێ وایە، بەڵام ئێمە پێمان هەیە، مەساتوانین بڵێن جاپان، لە ڕاستیان نە یابانە نە ژاپۆنە، جاپان. کوردیەکە ینی نزیکترینی جاپانە. بۆ نمونە ینی ئەو شتانە بێ جارێکی تر ڕێکی کەینەوە، ینی باکووریەکان بە ئەحمەد دەڵێن ئەحمێت، ئەحمێت. باشە کاکە تورکەکەەوە پێڵێ، تۆ ئەتوانی بڵێ ئەحمەد، هاوڕێ، یانی مەبەستمەوە نییە، ئێستا تورکەکان ئیتر کردیان بۆ نمونە ئەحمێتیان هەیە، ئەحمێت، ئیترەوە خۆ ئەحمێتە. بەڵام تۆ ئەگەر بڵێ ئەحمەد نازانم کێ، عەرەبە، کابرای ناوی عەرەبێک بێنی، تۆ کوردی تورکیای، پێویست ناکە بڵێ ئەحمێت، بڵێ ئەحمەد، دێکە بڵێ، ینی ئەوەیە، ئەبێ خۆمان پاکەینەوە لەو کاریگەریانەی داگیرکەر. باشە، ئەوە لەسەر ناوەکە من تر نازانم، ئەگەر ئەبێ پابلۆ بێت، چکە بابلۆ نییە، ناوی وان نییە. بەس ئەوە و شتێکەیە، هەندێک شتەیە لە ڕاستیە، یەکێک لە کارەکانی شانۆکارەوەیە کۆمەڵێ نەریتی کۆن بگۆڕێت، نەیان هێڵێت و نەریتی نوێ دابهێنێت. بەڵام ئەبێ ئاگادار بی، نەریتی بێسوود یا نەریتی خراپ نەهێنیتە شانۆ. ئێستا بۆ نمونە ئەو چەپڵە لێدانە نەریتی شانۆی میسریە، شانۆی بازرگانی میسری، کە ئەکتەرەکەیەتە ژوورەوە پاڵەوانەکە چەپڵە لێیان، ئەوە قێزەونترین نەریتی شانۆی بازرگانیە.
شانۆی ئاساییش نییە لە مصر شانۆی ئاسایی عیبە چەپڵە لێ نایی لەبەرەوەی کەسەکە مەشهورە چکە خۆی ئەو کەسەی کێتە ژوورە و کەسایەتیە ڕێشان نییە کێتە ژوورەوە لەبەرەوە شەرمەزار جا ڕێشان سڵاوی ژەکات سڵاوی چیەکەی سڵاو بۆ کێ ئەەکەیت ئەوە لەشفرۆشیە لە هونەرە ئەوە پێوترێت لەشفرۆشی لە هونەرە چییە سڵاوی چیەکەیت تۆ کەسایەتیەکی یەیتە ژوورەوە شێتیت بەحساب سڵاوی چیەکەی شێتە یعنی تۆ کە یەیتە هاتنە ژوورەوە بەشێکە لە هونەری شانۆ هاتنە ژوورەوەی کەسایەتی ئەکتەر ناچێتە سەر تەختی شانۆ کەسایەتی ئەچێتە سەر تەختی شانۆ ئەوە لە شانۆیان پێڵێن هاتنە ژوورەوە هاتنە ژوورەوە چوونە دەرەوە کە یەیتە سەر تەختەی شانۆ یعنی چی ڕێشانیەتە ژوورەوە هاوڕێیان ئەمە ئەڵێ هینە لە بەردەشی سەرە ئەڵێ هێڵی لەڤە ئەمە ئەخلاقی هێڵی لەڤیان وەرگرتووە یەت هینەکە سڵاوەکە سڵاوەکە ئەوەکە دەسیپانە هینەکە سڵاو لە کێ تۆ کەیت و سڵاو لە کێەکەی خۆ تۆ لە شانۆیان نیت تۆ کەسێکیت لە شێتخانەیت تۆ کەسێکی ناوت پابلۆیە لە شێتخانەیت سڵاو لە کێەکەیت یعنی دوایەوە خەڵک ئەوە شوان پێی وتم ئەڵێ لە خەوی کۆنسەرتە ئەوە من تێی نەگەیشتم هاوڕێیانەوە تێگەیشتنەوە ئەوە جوانە ئەڵەم جوانە ینی ئەوە تێ نەگەیشتم ببورن یەکێکی تر هەیە ئەوەی کە هینی شکایەتە ژوورەوە خەڵک چەپڵە لێیە خۆ تۆ ناتوانانی خۆ بەدەست خۆ نییە ئەوە خەڵک وای کردووە بەڵام ئەو نەریتە بەڕاستی نەریتێکی ئەو پەڕی ناشرینە کە لە شانۆی میسریەوە هاتووە نابێت بهێڵی هەندێک نەریتەیە کە لە شانۆی بازرگانی میسریەوە هاتووە لە کەبارێوە هاتووە لە کەبارێوە کاکتەرەکان لە شفرۆشن بۆیە لە جیلی کۆنی کورد بە شانۆ لە شفرۆشخانەڵە تیاترۆ ئاڵەن تیاترۆ ژینی نەوەی کۆن یعنی ئەو لەوە هاتووە چکە لە کابارەی میسریەوە لە کابارەی میسریە کچەکان ئەکتەرن و لە شفرۆشیشن ئەو سڵاوکردنە ئەو چەپڵە لێدانە هیەوەیە بەزمی بەزم دروستی کرد قێزەمونترین شتیانێنە ئەمانە عەرەبن بەزمی بەزم عەرەبن هینە خۆی لە ڕاستیە شانۆکاری کوردی باشوور عێراقی هەموو شتێکی لە عەرەبەوە هێناوە هاوڕێیان کە قسە ئەکەن سێرکەن ئەوانەی کە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە ئەو زنجیرەی باران کە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە هاوڕێیان ینی بە عەرەبی قساکەن زۆر سەیرە یعنی زۆر سەرس ئەڵێ حیبکە سیناریۆ نووسەکە بە کوردیە نووسێ کە چی نازانێ ئەڵێ حیبکە لە ١٩ گوێگر لی تێناگا لە وشەیە کەچی ئەوەنە دەبەنگە ئەوەنە بێدەماخە ئەڵێ حیبکە ئێ باشە حیبکە دایکت لی تێگا قوڕم ساغ باوکت لی تێگا کێ لە وشەی حیبکە تێگا ئەزانین چۆنە زمانی عەرەبی لە ڕووی سێکسەوە کراوەتە نازن کوردی عێراقەوە کوردی باشوور نییە عێراق ئەو جیلەی کوردی عێراقە خۆی لە باشوور هاوڕێیان کوردی باشوور هەیە ئەم جیلە نوێیە کۆنەکە کوردی عێراقن خۆی دوو دانیشتوانی لێیە هەولێر و سلێمانی دوو میلەتی لێیە کوردی عێراقی لێیە کوردی باشووریشی لێ جیلە کۆنەکە کوردی عێراقن هەموو شتێکیان لە عەرەبەوە هینە پەیوەندێکی سێکسیشە نازانم حیبکە ئەڵێ حیبکە ئەڵێ ئێحساس بۆچی ئەڵێ ئێحساس باشە بەڕێکەوت کوردێکی ڕۆژەڵات گوێ و لێگرێ خۆ عەرەبەکە لێو تێ باوکە عەرەبەکە و لێو تێناگە خەمیەوەتە تۆ بە کوردی قساکەی بەس وشەی ئەحساس عەرەبیە
عەرەبەکە لێو تێناگات چکە بە کوردی قساکەی، ڕۆژهەڵاتیەکەش لێو تێناگات. بۆچی ئەڵێ حساس؟ بۆچی ئەڵێ نوختەی کۆرە کاکە ژە هاوڕێیان خۆ ئەوە گەنجیشە هین ناوی چییە؟ ئەڵێ نوختەی تەحەول بوو بۆ من. ناوی چییە هین؟ زۆر ئەکتەریش باشیشە ئەوە ئەڵێ نوقتەی تەحەول. کۆرە گەوا بم کەس یعنی کاکە یعنی چی نوقتەی تەحەول؟ یعنی بۆچی وا قساکەی؟ بۆ یعنی یا هینە ئەڵێ چی نازانم معالەجە، ئەڵێ ئەکتەرێکی لێیە ئەڵێ دەرێنەرەکە باش معالەجەی کردووە، چییە تیماری کردووە من پێ چییە یعنی چی معالەجەی کردووە؟ چییە ینی نەخۆش بووە سیناریۆکە نەخۆش بووە چووە چی لێ کردووە؟ چێ دەرمانە سوورەی پیا کردووە؟ ئەڵێ معالەجەی کردووە. با بە دەری کە یعنی ئەوەی کە فێری بووی لە بەغا فێری بوویت کە بە کوردی قسەت کرد بە کوردی قسە بکە، کە تۆ نەتوانی بە کوردی شتێ بڵیت واتە بیرت لێ نەکردوێتەوە، واتە وشەکەت هێناوە خستویانەتە مێشکتەوە. هەر شتێک بە کوردی نەتوانی بیڵێ یا شی بکەیتەوە هیچ نەبێ شی بکەیتەوە. خۆ هەیە وشە هەیە بۆ نمونە کۆمپیوتەری ترەڵی کۆمپیوتەر پێویست ناکا کوردی و نازام چی، بەڵام ئەگەر نەتوانی هەر بۆ خۆشت بێت هەر بۆ خۆت یعنی شی بکەیتەوە ئەو شتە، ئەگەر بەڕاستی نەبوو ئەو شتە ئەیتر ناچاریت شتەکە ئەوەیە تۆ ناتوانانی بڵێ بۆ نمونە نازان بڵێم عیرفان وشە عیرفان ناکرێ بیکەیتە کوردی تەواوی تر عیرفانە و وشەی شەریعە نابێ بیکەیتە کوردی ئیتر ئەوەیە هینەکە قورئانە نازام هەنێ وشە هەیە عەرەبیە شتەکە خۆی وایە زاراوەکە لە عەرەب داهێناوە یا هەیە ئینگلیزیە پێویست ناکە یا لە فەلسەفەیە بۆ نمونە تۆ هەنێشتەیە پێویست ناکە وەریگێڕیت ستۆیسیزم وەرناگێڕی خەڵک تێناگات چی بکەی ستۆیسیزم خۆ نایکەیتە شتێکی تر ئیتر ئەوەیە. بەڵام هەنێ وشە هەیە پێویست ناکە ینی پێویست ناکە تۆ بە عەرەبی و نازام چی بیڵێ. ئەوە بەڕاستیە بێ ئاگاداری بیت ینی بەڕاستی ئیتر وردە وردە یاینەوەی نوێ ئەو شتیان پاک کردوێتەوە لای خۆیان پێشکەشکارەکان گەنجەکان گوێیان لێ بگرن تۆزێ ئەم جیلە کۆنە زۆر قێزەونە بابە تۆزە گوێیان لێ بگرن بە زمانی ئێستا قسە بکەن بە زمانی خەڵک قسە بکەن زمانی بینەرەکەتان بینەرتان عەرەب نییە ئێوە هێشتا هەر بە عەرەبی قساکەن ئەکتەرە کۆنەکان هەمی بە عەرەبی قساکە. باشە هاوڕێیان با بگەڕێمەوە ئەبوو ئەوەیە ئەوەی ڕێشان لی تێناگەین ئەگەریش وا بێت ئەوە وایە ینی ئەوە بەڵامە بێت چارەسەر بکرێت چکە خەڵک وا تێگات کە ئەم ئەبێ چارەسەری کەیت ئەگینا ئەبێتە نەریتێکەوە هەر بەڕاستی ئەبێ ینی شتێک لێ بکەی خەڵک تێبگات ئەبێ خەڵک تێبگات کە نازانم قسەی نازانم ئەو گەنجانەی کە لەگەڵیان کۆنسێرتەکەکەن من پێم وایە ینی هەر بۆیەشە کە ئەوەی گوڵەکەی بەدەستەیەتە ژوورەوە خەڵک چەپڵە لێیە ئەمە هینە عادلی مامە شارەی مەدرسە مشاغبینی هینە نابێ نەریتی قێزەون بێتە ناو شانۆکەتەوە ئەوە بەشێکە لە هین ئەوە ئەوەیە. ئیتر ئێمە سەر هەندێک شتی ورد ئەگەر لە ناو هەوڵەیەم بزانم باسی بەڕاستی نواندن بە گشتی من لام زۆر جوانە یعنی بە گشتی
یعنی ئازادی تایە چ لە جوڵەیە چ لە یعنی ئەوەی کە هەر کەسە و ڕۆڵی خۆیە بینێت چکە زۆر جار لە شانۆی کوردیە یا تەنانەت لە زنجیرە و شتی وایە دوو کێشە هەیە جاری وا هەیە کەسەکە یەک هەستی هەیە بۆ نمونە ئێستا لە زنجیرەی کوردیە ژن هەیە دەوری خەفەتە بینێ دەوری هاوڕێیان دەوری دایک نابینێ دەوری خەفەتە بینێ واتە لە هەموو دیمەنێکە لە هەموو گرتەیەکە لە حاڵەتی خەفەتایە لە دۆخی خەم و خەفەتایە شتی وان نییە لە هونەرە کەسایەتیەک نییە هەمیشە خەفەت بخۆ شتی وان نییە ئەوە ئەزان چۆنە پێڵەن چی ڕۆڵی ئەوە ڕۆڵ نییە ئەوە هینە پێڵەن فۆنکسیۆن فەڕەنسیەکانڵێن فۆنکسیۆن پێڵەن وەکو بڵێ ئەرک ئەوە ڕۆڵ نییە ئەرکە جیاوازی ئەرک و ڕۆڵ چییە وەکو ئەرکێک بۆ نمونە کەسێک فیتەرە ئیتر نازانین برای هەیە خوشکی هەیە دایکی هەیە باوکی هەیە تەمەنی چەنە وینە چییە کاچینە فیتەرە و تاوا فیتەرە ئەوە ڕۆڵ نییە فیتەر ڕۆڵ نییە فڕۆکەوان ڕۆڵ نییە کاتێ ئەبێتە ڕۆڵ کە ئەم فڕۆکەوانە بچێتەوە ماڵەوە ببینین لە ژیانی ئاساییە دوایی ببینین لە مەلەوانگە بەڕووتی ببینین دوایی لەگەڵ ژنەکەیە لە جێگایە ببینین ئەوە ئیترە بێتە ڕۆڵ بەڵام ئێمە کەسێک تەنیا لە کاتی فڕۆکەوانیا ببینین ئەوە ڕۆڵ نییە ڕۆڵی پێ ناڵێن فیگەرە لە زنجیرەی کوردیە هەمووی فیگەرە ڕۆڵ نییە ڕۆڵ گۆڕانکاری بەسەرایەت گۆڕانکاری بەسەر دەرونیایەت بەسەر ژیانیایەت بەسەر کەسایەتیایەت کەسێک بۆ نمونە نازانم ڕۆڵ جێڕان ڕۆڵ دەجێڕێت ئەوە زۆر جوانە هاوڕێیان ڕۆڵ دەگەڕێت لە ڕاستیە ڕۆڵ جێگیر نییە ئێستا ئاکام ئەوە ئاکام بوو ئەیوتین ئاکام بۆ ئەیوت نقطەی تەحەولە هاوڕێیان ئاکام خۆ گەنجیشە فەقیرە کەچی بە زمانی حەفتاکان قساکە ئاکام وتی ئاکام بەڕاستی ئەو قسەی پیری کردی وتیان کاگاکام ڕێی و چییە بەم ڕۆڵەی خۆت وتیەوە نقطەی تەحەول بوو نقطەی تەحەول کرد هەرگیز لێو نابورم خەڵک زۆر هین بریندار بوو بۆ قسەیە نقطەی تەحەول خەڵکی بریندار کرد ئاکام دەوری تووڕەیە بینێت یعنی هینە خۆی ئەبوو هینێک کە ئەکتەرێکی زۆر باشە هاوڕێیان ئەوە بزانن هەندێک شتەیە خەتا لە ئەکتەرەکە نییە سیناریستەکە هینی تەسکە ناتوانێت ڕۆڵ یاوە بۆ نمونە بە دایکەکەی وتووە تۆ بەس دەوری خەفەتە بینی ئیشت بەس خەفەت خواردنە خەفەت خواردن وەکو گو خواردن وایە وەکوێت بڵێ تۆ بەس گو بخۆ تۆ بەس خەفەت بخۆ تۆ بەس تووڕە بە ئاکام تۆ بەس تووڕە بە هیچی تر ئیتر نەیاری بکە لەگەڵ مناڵەکانتە نەنان بخۆ نەخۆت ڕوودکەرەوە بۆی بخەویت نە لە خەو هەستە نە هیچ مەکە بەس تووڕە بە ئێکاکە ئەمە ئیتر چۆنە تۆ ئەمە لە دوو زنجیرەیە ئیشت بەس تووڕە بوونە هیچی تر هیچیش ڕوو نایات بۆ نمونە لە زنجیرەکەی دواشەوە تۆ بە دوای خوشکەکە تاگەڕایی هەر نەدۆزیەوە دۆزیشتەوە هەری هەر تووڕە بوویت دوای دۆزینەوەکەش هەر تووڕە بوویت هیچ نییە بەس تووڕە بوویت هیچ ڕووی نایە لە ژیانتا ئەو کوڕا ژیانی فەوتە کۆرەکەگە ئاکامجا ژیانە فەوتە کچی کورد هیوایەتی تۆیت بەس حەزەکە نان بخۆی کۆرە نانێ بخۆ پێ بکەنە لەگەڵ مناڵەکانتە زەلام نییە 24 کات ژمێر تووڕە بێت نییە شتیوە ئەوە ڕۆڵ نییە
ئەوە پێوترێت ئەرک. تۆ ئەرکێکت پێ سپێردراوە. ئەرکیش کاری کۆیلەیە نەک کاری هونەرمەند. هونەرمەند ڕۆڵە بینێ، ئەکتەر ڕۆڵە بینێ، بەڵام کۆیلە ئەرشی پێسپێرن. ئەڵەن تۆ فیتەری تەواو، تۆ دراوسێت. کە هاوڕێیان زەلامێگەیە پێیانوتۆ تۆ دراوسێت و تەواو، هیچی تر نیت. بەزیەیت بزانی خەبەر چییە. خۆیەوە خۆشە، منەوە پێم خۆشە، ئەو ڕۆڵە هینە ئەزەلیە. ئاتی تەداخولەکە بەرەیشە ئەوە ئەکرێت ئەوە هینی پێڵێن وەکو بڵێ لە بەڵام کەسایەتی سەرەکی نابێ وابێت. هەمیشە کەسایەتی بچووک هەیە. بۆ نمونە کەسێک فیتەرە بەس فیتەرە لە فیلمەکە دووسێ جارەی بینینی کەسایەتی سەرەکی نییە. کە کەسایەتی سەرەکی نەبوو ئەرکی هەیە. ئێستا دراوسێکە ئەرشی ئەوەیە دراوسەیە، هیچی تر نییە. تر نازانین ئەم کابرایە خۆی ژنی هەیە، مناڵی هەیە، ژیانی چییە، بابەتەکە ئەو نییە. ئیشی ئەو ئەرچێکی هەیە. ئەو ئەرچێکی هەیە تەداخل بکە، بێت پرسیار بکە ئەرێەوە چێ بوو، ئەوە چێ بوو. دراوسێکەی ئاکامەڵێم ئەوەی کە ئاکام ناوی چیە حەسەن یا سستەرێک، سستەرەکە ئەرکە ڕۆڵ نییە. بەڵام کە سستەرەکە دوایی بینیمانەوە لە شوێنی تر ئەوە ئەبێتە ڕۆڵ. لەم شانۆگەریەیە ئەوەی باشە کە کەسەکان ڕۆڵە بینن، یعنی کەسەکان ڕۆڵە بینن، ینی تەنانەت کارەکەرەکەش لە شوێنەکە بێتە زاوە، خەریکە بێتە زاوە، یعنی گۆڕانکاری تایە. لە هەمویانە گۆڕانکاری ڕۆیە، گۆڕانکاری لە دۆخی دەرونیان ڕۆیە، لە ژیانیانە ڕۆیە. ئەوەیە بۆ ئەکتەرێک ئەوە پێوترێ خۆراک. فەڕەنسیەکان پێڵێن خۆراک. ئەکتەر پێویستی بە خۆراکە. خۆراک چییە بۆ ئەکتەرێک؟ ئەوەیە لە دیمەنێکی هەبێ پێ بکەنێ، دیمەنێکی هەبێ سەما بکە، دیمەنێکی هەبێ تووڕە بێت، دیمەنێک خەڵک کوژێ، دیمەنێک نازام چی. و لە سەرەتایە کەسایەتیەکەی بە جۆرێ بێ، لە کۆتاییە گۆڕا بێت، گۆڕانکاری بەسەرهات بێت. ئیتر ئەوەیە درامایەک دەوڵەمەند دەکات. ئەوەیە بینە. بەڵام لە درامای کوردیە ئەوە دواترە چمە سەر باران باسی یەکەم، ینی ئەو کێشەیە لە بارانیشا هەیە کە هینی هەیە، ئەرکی تایە، ڕۆڵی تیانە. ناتوانێت بڵێ تیانە. بۆ نمونە پیرەکە بەس پیرە، هیچی تر نییە. هاوڕێیان پیرەکە بەس پیرە، بەس پیرە، هیچی تر نییە. ئێکاکە شتی وان نییە لە دنیا. ینی ئێوە وازان پیر چییە؟ ینی پیر وەکو گەنجە. کاکە پیر هەیە، مامۆستایە، پیر هەیە، نازام چییە. ینی ناکرێ بەس پیر بێ و دوایەوە وەکو مردوومە ئەڵەی شەیدە. هاوڕێیان وەکو شەید مامەڵەی لەگەڵەکەن. یعنی پیرە بێ وەکو شەید مامەڵەی لەگەڵکەی. خۆ نەمردووە، هێشتا نەمردووە. کابرا ئەمەر دڵپاک وەکو شەید مامەڵەی لەگەڵەکرێ لە فیلمەکەیە. خەریکە شەیدانەی بنێ لە فیلمەکەی هەموو کەس شەیدانەیە هاتێ. خۆ شەید نەبووە. کاکە ئەمەر دڵپاک بەس پیرە، هیچی تر نییە. ئیتر نە مرۆڤە، نە عەقلیە، نە دەماغیە، نە هیچ. کوڕەکەی بەس ئەگری. هاوڕێیان کوڕەکەی ئەمەر دڵپاک بەس ئەگری، هیچی تر ناکات. کۆرەژنەکەی ماچیەکە، باوەشیەکە، هیچ ناکات. لە دەرەوە خەڵک سەلامی لێکە ئەمەرەگری. ئەچێتە شوێنێک ئەڵێ چایەکێ بۆ بێنم ئەمەرەگری. باوکم مون کردووە، گۆرە من بە شەرم چاپ خۆمەوە، من چۆنە بێت چاپ خۆمەوە. کاکە زەلام نییە شەو ڕۆژ. واتە تۆ کەسێکی بێ ئیشیت. باشە کەسێک ئەوە نە بێ ئیش بێ، شەو ڕۆژ بە دوای باوکی بگەڕێ. ئەی مناڵەکە و بەچی گەورە ئەەکەی. کۆرە من نازانم، ینی تۆزە بیری لێ بکەنەوە. خۆ ئەمە سادەیە ئەم شتە. من باوکم ون بووە، وایە 3 ڕۆژ بە دوای ئەگەڕێم. دوای 3 ڕۆژەکە ئیتر نانە خۆم، خۆمە شۆم، بە دوای ئەگەڕێمەوە جارێکی تر، یەمەوە لەگەڵ مناڵەکان مایاریەکەم، بە دوای ئەگەڕێمەوە جارێکی تر. بەڵامی تر نابمە بە دواگەڕی باوک. ئەو کوڕە
حەقە ناوی بنێن بڵێ ناوت چییە؟ من ناوم بە دواگەڕی باوکمە. بەینە ئەو کەسەی بە دوای باوکی ئاگەڕێ، هیچی تر دوایەوە نەمەگرین. ئەم لوشکە چییە؟ سلێمانی بووە بوون بەهین شیعە، ئەمە چی هەمووی ئەگری؟ وەو زنجیرەیە بە ناوی بنێن زنجیرەی پیاوە ڕیشنەکان، هاوڕێیان هەمووی ڕیشن، بەس شێت و هەژارەکان ڕیشیان نییە لەو زنجیرەیە. ئەوە دوایە چمە سەری باسەکە وایە کاکە با نەچمە سەر ئەوە زنجیرەی پیاوە ڕیشنەکان دوای باسیەکەن. بەڵام بەگشتی بە دڵم بووە، ینی زۆر خاڵی ئەرێنی خۆنووسیشم، خاڵی ئەرێنی زیاترە لە نەرێنی بۆی بزانن. بەڵام خۆشە بێت کە ژینە زەرە و بەزار ڕێپەلەم ئەوە هاتنە ژوورەوەی پابلۆ. ئەوە هینا من لای من ئەو کێشەی دروست کرد. ئیتر مەبەست بێ نەبێ خۆی وایە لۆژیک ئەوەیە کە لەگەڵ برادەکان یا ئیتر کۆنسرتەکە ئاکات لە مێشکی خۆیان ئەیکات. بەڵام دوایی ئەڵێن بۆ نەهاتی من پێم وایە ئەبوو جارێک پابلۆ ببینین لە چاوی خەڵکەکەی ترەوە کە مۆزیک ژەنەکان لەوێ نین، ئەوە بیبینی قسە بکە لەگەڵ ینی ئێمە هەمیشە لە چاوی پابلۆ خۆیەوە شتەکە بینین، واتە هەمیشە مۆزیک ژەنەکان ئەبینین، چکە ئەوانی تر مۆزیک ژەنەکان نابین. ئەڵبەتە پابلۆ سەیرەکەن پێویستمان بەوە بوو جارێک دوو جاریش بیبینین لە چاوی ئەوانی ترەوە، وەکو ئەوانی تر کە مۆزیک ژەنەکان لەوێ نین کەچی خۆی قساکە گۆرانی ئەڵێ نازانم چی. ئیتر لە ڕێی ئەوەوە ینی پێویستمان بۆ من پێم وایە پێویستمان بەوە بوو جارێک هیچ نەبێ لە چاوی کەسایەتیەکانی ترەوە شێتیەکەی پابلۆ ببینی، ینی شێتیەکەی نابینین ئێمە لای ئێمە عاقڵە، چکە ئێمە ئاگامە لە هەموو شتێکە، بەڵام لای کەسایەتیەکانی تر شێتە. تۆ پێویستت بەوەیە کە هەنە جار ئاوا ینی وەکو بڵێ کامێراکە بگۆڕی، ینی کامێرا ئەها ئەڵەی زاویەی ئەها منی ژەڵێم هینە هینی عەرەبە کاوڕێیان ئێمە جیلی عەرەبین، ئیتر لێمان مەگرن. ئەبێ وەکو گوڵی گۆشە نیگاکە چکەوە زۆر کۆمێدیشە بێت، ینی پابلۆ ببینین باوە قساکاوت و کەسیش نییە لە بەرامبەریە، بەڵام شتەکەشی ڕێکخراوە، چونکە یا ئەشکرێ ینی هەر دیمەنێک بێ بە هەردوو شێوەکە بیبینین، نازانم یان بە شێوەیەک بیبینین کەوانی لێ نییە زان چی دەرەچێ، وەکو گۆرانیەکە کە ئەوانە ڕۆن گۆرانەکە و بەردەوامە بێ هات زۆر ینی ئەوە زۆر کاریگەری هەیە کە لە شێتیە ئایبینین. لە ڕاستیە شێتیەکە من ئەوەش کێشەمە، ڕێشان کێشەیەکی هەیە لای من بۆ ستایلێک باشە، بەڵام هەوڵەیە ستایلی تر بکات. هەڵەترین شتەوەیە ئەکتەر خۆی نەناسێت بۆ چ ستایلێ باشە. سەر لە ستایلی ڤۆدڤیلە لە کۆمێدیایە ڕێشان زۆر باشە، یا هینا لە موزیکۆڵە ئەوەی کە گۆرانی بڵیت و سەما بکەیت و نازانم ینی نواندنی وەکو ئەمریکیەکان هینە دەرونی نییە، سایکۆلۆژی نییە، ینی شتی درامی، چکە ڕێشان ناتوانێت هینی تراژیدی و قوڵ ببینە، ئیتر لەبەرەوە ناچارە وازانێت تراژیدی ئەوەیە بگریت و ئاگریانی درۆینانە بۆ چیە ڕۆنیان بەسەرما، ئەوە هیچ نییە. ئەو کەسانەی کە کۆمێدین ئەوە چارلی چاپلینیش لە یەک فیلمە هەوڵەیەتین بکات خراپترین ئەکتەرە شارلی چاپلین کە یێتە سەر ئەوەی کە ڕۆڵێکی درامی ببینێ، هاوڕێیان لە چارلی چاپتی خراپتر نییە. ئەمە بۆیە ئەیڵێم مەبەستەکەمەوە نییە کە ئەکتەرەکە بە گشتی خراپە یاینە، ڕێشان کەیەتە سەر ئەوەی کە هەست و سۆز وەمانە، چکە ناتوانێت دوور بڕوە. ئەوەش باشترین شتە بۆ کۆمێدیا، چکە کۆمێدیا کە چوویتە سەر دەرووناسی و سایکۆلۆژیایتە تەواو باش نییە. ینی تۆ ئێستا مستەر بین ئەگەر بچێتە سەرەوەی هەست بکات و نازایتە تەواو هینەکەیە بێتە ئامۆژگاری، وەکو هەر بۆیە کۆمێدی لای خۆمان ئامۆژگاری خەڵکەکە. ئێستا هین
حەمکۆ ئامۆژگاریمانەکە ئیتر کۆمێدی نییە شتی سیاسیەکە ڕێی خۆیە بەڵامەیکا بە کۆمێدی بەحساب ینی کە تۆ چویتە سەر ئەوەی حکم بیت ئیتر کۆمێدیانە کۆمێدیا ئەوەیە کە تۆ کەرێبی بە چوار پێ بڕۆیت ینی بەمانە باشەکەی خۆشترین شتێکە کە ئاوا میستەر بین کەرە زۆر کەرە کابرا ئەجینا ناکرێت ئەجینا پێ ناکەنیت کابرا ئەچێت تاوە بکڕێ هاوڕێیان کە تاوە ئەکڕیت تۆ پێویستت بەوەیە بۆ نمونە تێ ماسی لەسەر ببرژێنی ناتێ ماسیەکە کەرت بکەی ئەتەوێت ڕێک تاوەیەک بێت هەموو جار چکە هەموو جار کە ماسیەک ڕێی ئاو درێژیەی هەیە ئەچێ ماسیەکەی بردووە لە جیرفانیایەتی ئەی خاتە ناو تاوەکەەوە بۆی بیپێوێ تاوەکە بپێوێ بزانە لەگەڵ ماسیەکە ڕێک بەقەی تاوەکەیە کابرا کەرە ینی ئەبێ ئەوەیە یا چالی چاپلین کەسێکە هینە ینی هینە وەکو بڵێ تۆزێ شێتۆکێ ئەوەیە شێتۆکێ کەسایەتیەکە شێتۆکەیە نەک چالی چاپلین پیانیست بووە چالی چاپلین گەورەترین ڕۆشنبیرە ینی چالی چاپلین فەیلسوفە هینە ئەکتەرەکە بەڵام کەسایەتیەکەی کەسێکی دەبەنگە جێلە پیاوە ینی ئەوەی بەڵام بە وردی ئەکتەرەکە بە وردی هەموو شتەکانی هین کردووە ینی چالی چاپلین زۆر بە وردی کاریە کرد زۆر ینی لە هینا وەکو بڵی کەس پێکەنینی نەبووە یان خەڵک گریاوە لە ئیشکردنا ئەوەنە ئازاریان چشتووە ئەوەنە ناخۆش بۆ ئیشکردن لوی دو فینێس ئەو فەڕەنسیە ئەڵێ لە ژیانە کەس تەحەمولی ناکرد چکە ئیشیان زۆر بە قورسی ئیشیان کردووە بۆی تۆ پێ بکەنی ئاوە ینی ئەوەیە من پێم وایە ڕێشانە و کێشەی هەیە ینی وەکو بڵێ زۆر جار ئەکتەر هەیە ستایلی خۆی نازانێت لە چ ستایلێکا بەهێزە باشە لەبەرەوە من ئەکتەرم ناسیوە لە هەموو ژیانیا لە ستایلەکە کاری کردووە کە لەگەڵیان نەگونجاوە بۆیە هەمیشە بە بچووکی ماوەتەوە ڕۆڵی بچووکی بینیوە بەڵام کە ستایلەکەی خۆتت زانیت لە چیا بەهێزیت ینی لەوەیە توانی شتی گەورە بکەیت کە خەڵکی تر ناتوانێت لەو ستایلە وەکو تۆ بکات ئیتر پێویست ناکات بچیتە هەوڵی شتی درامی و تراژیدی بیت و ناتوان ناکرێت لە زنجیرەکەشە ئەو زنجیرەی ڕێشان دەوریتیا بینی هەر دیمەنێک تۆزە هین بووە ئەبوو بەڕاستی کەسەکە بگری و نازە ناتوانێت هینە ڕووکەشە ئەکتەری کۆمێدی ئەو شتەی هەیە ینی چکە هەست لە شتی درامیە لە ڕاستیە ئێماڵێن تراژێدی باشترە بڵێ درامی ینی کارە ساتاوی درامی باشترە لە بەرامبەر کۆمێدیە نەک تراژێدی چکە تراژێدی ستایلێکی تایبەت بووە و هەیە و ئەوە لە شتی درامیە شتی کارەساتە ینی کارەسات ئامێزە وەک بڵێ نمایش سینەمای کارەسات ئامێز یا نازانم شانۆی ئەوە درامی یا کارەسات ئامێز بە پێچوانی کۆمێدیەوە ینی زۆر جار ئەکتەری تراژێدی یا ئەوەی درامی ئەکرێت کۆمێدی بێت بەڵام زۆر قورسە من پێم وایە نازانم نەمبینیوە ینی کە ئێستا لوی دو فینێس نەمبینیوە لە هیچ شوێنێکە نەزانیوێتی و نەپێویستیش بووە و ینی ڕۆڵی هین ببینێت درامی و نازانم تراژێدی ببینێ یا چالی چاپلین یا بەستەر کیتۆن نازانم ینی ئەوەیە ستایلی خۆ دەبێ بزانی یۆنانیەکان کە ئەڵێ خۆت بناسە مەبەستی ئەوەیە خۆت بناسە بزان لە چیا باشیت من بۆ نمونە کێشەیەکی گەورەمەیە لەگەڵ کۆتاییەکەیە ئەو هەموو ئەو چی پێڵێن ئەو ینی نازانم جۆرێک لە گریانی درۆینە هەیە
کاکە مەیکەن ئەوە سوودی نییە چکە ڕاز نییە کێشار بەسەرما ئێوە هەموو درۆزنن بۆچی کاکەچیان ئەوە لە ڕاستە چێ بەڕام ڕاز نییە کاریگەریەکەی نییە خۆتوانم وا بکەم بڵێن ئەمە ڕاستە ڕاست نییە بۆچی ئەمە باش نییە ئەمە بکەیت چکە ئاسانە و هینە مەیکە ئەو زمانە گریاناویە ئەگە بەڕاستی ناگریت مەیکە چکە هینە بێزارە بیت ینی خەڵک بێزارە بێ لەو دەنگای بچی ئایتری ناکردە بۆچی ینی ئەو تۆنە زۆر کەس بەکارێنێ تۆنێکی هین ئەوە لە ئەوروپاش هەیە ئەکتەر هەیە وا بگە وازانێت تراژێدیا ئەوەیە ئەوە هیچ کات ئەو شتە تێناپەڕێ یعنی هین نییە خەڵک قبوڵی ناکە وەری ناگرێت دەم و پلێ ناوەشێت لە کەس ناوەشێ ئەو شتە باش نییە بیکەی هینە نوزەنووز نا باڕەباڕ کورد شتێکی پێڵێ وابزا حیلە حیلکە ناحیلکە حیل بۆ هینە بۆ پێکەنینە بۆ ئەو جۆرە گریانەش ئیتر جاری وای باوکە پێڵێڵە دەبێت جوان قسە بکە ئیتر بۆ ئەتەوێ باوکە زۆر باوەڕێ پێ بکە باوکە ئەزانەیە کە ئەو تۆنە زۆر کە مناڵ بین بەکارمانەیە نا ئەها ئەو تۆنەی بەکارێنی بۆی باوکە ڕازی بێت بۆ ڕەبۆڕ ئەڵێ بۆ ڕەبۆڕ مەکە شین و باوکە ڕۆی ئەمە چی ئەم شین و باوکە ڕۆتە لە چیە نازانم چی دوایەوە کابرا شێتە شین و باوکە ڕۆی چی ئەکات وەکو نازانم قالە شێت خۆشبەختترین کەس بووە ئێوە وازانن چییە شێت هینە چییە دوایەوە کابرا ئەگەر بازرگان بوو بێت یعنی چی ئیتر بەزەیمان پیا بێتەوە فەقیدە ئەگەر بە هەموو ژیانی خۆشترین ژیان ژیا بێت و ئێبا تۆزێکی ژیانی ناخۆش بێت چی ئەمە ئەگەری شاعر بووە و لەسەریان ناوە و شێت بووە شێت بووە تەواو ئیتر شێت بۆ ڕەبۆڕ ناکە هەز بە خۆشترین شتە هەر چیرۆک دروستەکە لە مێشکی خۆیان لە ڕاستیا خۆشبەختە ڕێشان تێناگا لەو مەسەلەیە ئەبێ دانیشێ ڕێشان بیری لێ بکاتەوە ئەڵێ ئەرێ من بۆ بگریمە لەویایە شتەکان بڵێ کاریگەری زۆر زیاترە ئاوا بیڵێ هەر بیڵێ خۆت گوێ بگرە بزان چیەڵێ جارێ خۆت گوێی لێ بگرە شتەکان خۆی زۆر کاریگەرترە بەڵام کە ئاوا و لێ کردیترە بێوا وتت کاریگەری نامێنە نەگوێمە ئیتر ئەڵێن بۆ ڕەپۆڕ دەبەسە و بۆ ڕەبۆڕە بیبڕەرەوە کۆرە عەیب بە پیاوی تۆ هەت بۆ ئەوەش بێت نازام ئەوە ناخوات زۆر کەسێکا لە زنجیرەی ئایبینی لە فیلمە ئایبینی نابێت بکەویتە ئەوەوە چکەوە پێوترێ ئاسان هونەرمەند نابێ بکەوێتە شتی ئاسانەوە ڕێڕازی مەبە ینی با کبریا ڕێو پێ نەیە بکەویتە شتی ئاسانەوە کە هەموو کەس دەتوانێ بیکە چکە بە هەر کەس بڵێ ئەوە بکە ئەتوانێ بیکات دەبوو گەنجەکان لە ڕاستیانە جار لە ڕۆڵی خۆیان دەرەچن ئەوە کێشە نییە بەڵام ئیتر ئەبێ وەکو کۆرسی یۆنانی کاری لەگەڵ بکرێت کۆرسی یۆنانی مەبەستم ینی وەکو مانای ئەوەی کە کۆرس هاوڕێیان وەگوتم چکە من زۆرجار هاوڕێیان خۆ هەمویان شانۆکار نین من گرنگە لەلام کە خەڵکی ئاسایی ئاوا هین بێت ینی ئەوە ئاشنا بێت بە بوارەکەمان چکە هەر خەڵکیەکی ئاسایی کە بە بوارێکە باسی و بۆ کرد ئیتر ڕێزیە و بوارە زیاترەگرێت
ئیتر باشتر لی تێگایتە باشترە چێ بۆ بینینی شانۆ ئیتر گرنگی زۆرتر وەرەگرێت بەڵام کە تۆ بێزت نەها و تەنانەت بۆ باوکی شتی باس بکەی شانۆ چییە بۆ کە سوکاری خۆشت بۆ هیچ کەسێک باسی نەکەیت ئەمە هینە یەکەم خۆی لە ڕاستە تۆ کێشێ دەیە چکە خۆشت نازانی چی ئەەکەیت و دوای ئەوە نازانم ینی کە بوارێک کە شتێک باست نەکرد واتەیتر تۆ پەیوەندیت نییە لەگە خەڵکە ئێکە پەیوەندیت نەبوو هونەر بۆ چێ ئەەکەیت کۆرە من بەم دارکاری دەکەم هەندێک هونەرمەندمان هەیە هاوڕێیان لە هەموو ژیانێ لەگەڵ کەسێکی ئاسایی قسە ناکە کە خۆی لە خەڵکی ئاسایی زۆر نەزانترە بەس لە بەرەوەی شانۆ کە وازانێ زۆر مهمە ئێبا بە جۆری شانۆکەت هەیە شانۆیەکی کەرانەکە خۆ مەسەلە مهمەکە ئەوە نییە زەلامەیە دوکانی شیرینی هەیە شیرینیەکەی ینی بە جۆرێکی کات هەر بەڕاستی وەستایەکی زۆر گەورەیە لەو مەسەلەیە لە هەموو وڵاتانەوە یەن سێر بکەن بۆی بزانن ڕۆسێتەکەی ڕەچەتەکەی چییە چۆن ئەو شیرینیە دروزەکە تۆ خۆت بەخوازانی بە حسابە و کەسە شیرینی دروزەکە هیچ نییە با بە زانستەکەی ملوێنێ جار لە تۆ بەرزترە ئامەی جۆڵا ملوێنێ جار لە تۆ زانستەکەی بەرزترە چکە زانستەکەی لە پیشەیەکە سەلماندوویەتی کە دەزڕەنگینە کە هەموو دنیا ئەی ناسێت تۆ چێ ئەو ناسێت نازان زەلامەیە بەس فیلمی کورت دەکات لە سلێمانیە وازانێ زۆر زۆر مهمترە لە جۆڵایەک با بە جۆڵاکە شتی دروست کردووە لە تاران ئەفرۆشرێن لە بەغا ئەفرۆشرێن لە ئەنقەرە ئەفرۆشرێن شتەکەی ینی هەیە جانتا دروزەکە جانتای نازانم هینی کوردی دروزەکە شتەکەی لە جیهان ئافرۆشرێت تۆ شانۆکارێکی لە سلێمانی شانە ناسراوی کەچی تۆ خۆت زۆر بە مهمترە زانی لەو کەسە نازان بۆچی نانی کوردی هەیە لە هەموو وڵاتان ئەفرۆشرێ ئەو کەسێ و نانە دروستەکە لە تۆ مهمترە چکە شتەکە و تۆ لە شارەکەی خۆشتا کەس ناو ناسێت لەبەرەوە گرنگ نییە چی ئەەکەیت شانۆ گرنگتر نییە لە لە نانەوایی لە شیرینی لە نازانم گرنگەوەیە لە ناو ئەو شتەیە چۆنەیکەیت هەیە شیرینیەکەی سەرەتان دروستەکە هەیە شیرینیەکەی زۆر باشە زۆر خۆشە زۆر مهمە بە پێی شتەکەیە هەیە شانۆ کەرێکە بە چوار پێڕوە شانۆکە بەس لەبەرەوە نییە کە شانۆکە گرنگترە من لەمەیە کەوەی کە بەدڵم بێت بەڕاستی لە شوان کەریمە ئەوەیە کە ڕێزی بینەرەگرێ ڕێزی عەقڵی بینەرەگرێ و ئەوە هاوڕێیان بینەر هەستی پێکە بینەر هەستی پێکە ئەگەر تۆ لە کارە شانۆیەکە تایە لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکە تا ڕێزی عەقڵی و نەگرت بوو ئەو ڕەخنانەی کە زنجیرەی تەلەڤیزیۆنی دواشەو ئەو ڕەخنانەی کە خەڵگەی گرت خەڵکی ئاسایی لە هەموو ژیانیا ڕەخنە وشتی و هیچ نەسینەمانە هیچ ئەو ڕەخنانەی خەڵگەی گرت ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵک بێعەقڵ نییە خەڵک لە سینەما هاوڕێیان ینی تۆ شتێک کرد بێتە خەڵکی ئاسایی بیزانێ واتە تۆ ئەبێ ئاستت چەند نزمتر بێ لە خەڵکی ئاساییش نەک لە سینەماکار خەڵکی ئاسایی ئەیانوت لە فاف لە قژ نایرێ کەچی تۆ ئەوەندە نەزان بیت ئەوەندە لە خەڵک کەرتر بیت دواکەوتوتر بیت نەزانتر بیت تۆ شتێ بکەیت کە هەموو کەس بیزانێ کە سینەماکاریش نەبێت یعنی زۆربەی شتەکانی زنجیرەی ئەوەی بەختە باران اینجا سلێمانی وشەی باران ناتوان دەرچن سلێمانی زیندانی وشەی بارانە هاوڕێیان سلێمانیەکان کە ڕۆمانە نووسن کۆبنەوە ناونیشانی بۆ دابنێن کە شەریکە دانن کە هەموو شتێک ئیلا هەرە بێ بچنەوە سەر وشەی باران ئەوەندە تەسک بینن
ئەوەندە خەیاڵیان نییە 40 ساڵە هەموو ڕۆمان و هەموو شتێکی سلێمانی ناوی بارانی تایە 40 ساڵە هاوڕێیان ناتوانن پێشەوەش ماوەی 40 ساڵ بوو هەموو سلێمانی ناوی مناڵیان ناوی هەموو شتێکیان یەک بوو نازانم چی بوو پێشەوە 40 ساڵە هاوڕێیان شتێک هەبوو 40 ساڵە لە جەلی جەنگەنەوە سێرکە شوانەتوف دەورەکەی ناوی بارانە دوایی بەختە بارانە دوایی باران کۆرە دوای شعر نەورەس لە پەنجاکانەوە هاوڕێیان هەتا نەوەتەکان سلێمانی دووکان ناوی نەورەس بوو ڕۆمان ناوی نەورەس بوو شانۆ ناوی نەورەس بوو کچەکانیان ناوی نەورەس بوو ناتوانێ یعنی سلێمانی هینە یەک حیزبە یەک ناوە یەک وشەیە یەک هینە تەسکە هینە خۆ زۆری ناوی زۆریان وت کە دانیشتن بیر لەوە بکەنەوە زنجیرەکە ناوی باران بەیانە بێت ناوی زۆریان وت بەس هەر گەڕانەوە سەر باران وتی هەر بارانەیە بەدەر لە باران ناوی چی لێ بنین ئێوتیان کاکە دوێنێ بەختە باران کرا یعنی دوێنێ بەختە باران یعنی عقل نا کۆرە عقل یۆخ دەماغ لە زیندانە چی پێڵێن کە عقل نەما هینە ناوی چی پێڵێنەوەی فارسەکان کە عقل نەباشە جان دەرعەزاب است براژیان کۆرە سلێمانی دەرعەزاب است سلێمانی کە سلێمانی هینە ناتوانێت ئەڵێ جارێ ئێمە لە بارانین هەتا 40 ساڵی تر ئەبێ پارتی شتێکی تر دابێنن پارتی پێیان بڵێ بۆ نمونە هەڵپەڕن ئیتر سلێمانی ئەڵێ هەڵپەڕن ئەوە وشەیەکی ترەیە چکە هینە ناتوانن بیر لە دووسێ وشە بکەنەوە ناکرێت یعنی یەک تۆز ئەخلاقە هەبێ نەک عەقڵ لە دوای بەختە باران زنجیرەکەت ناو نانەی باران من هەر باسی عەقڵ و هونەر و شت ناکەم باسی ئەخلاقەکەم ئەوە کێشەیەکی ئەخلاقیە برەجان برە جوانەکەم ئەوە کێشەیەکی نەستە ئێستاتیکیە نە هونەریە نە هیچە لە دوای بەختە باران زنجیرەکەت ناو بنەی باران هەر لە هەمان شارە لە هەمان کەناڵە ئەوە کێشەیەکی ئەخلاقیە لامی ئیتر چی پێڵێن بێڵێن هاوڕێیان لەگەڵ هەموو ئەوانەیە باسەکەم ئەوە نییە باران هەر لایەنی ئەرێنی زیاترە زنجیرەی باران کێشەی ئەخلاقی ئێوە سیناریستە ڕێە ئەتی وەرە ناوێکی تر نەدۆزیتەوە بەختەکەی لابرد بەس بەختەکەی لا نەیتوانی ئەوانەی کە لە مێشکی پابلۆیان ئەبێ بزین نوێنەری ئەمیش بوو بە بافێڵ و پاڤێڵەکە منە دەڵێم پابلۆ بافێڵ ئەڵێ کاکە ژەمنام پاڤێڵ نییە خۆم ڕووز نیم وازانم بەس ڕووز ناوی پاڤێڵە ئێستا شوانی دەڵێ کاکە گیان پابلۆیە ئەی بابلۆیە پابلۆ نییە پابلۆ ئیتر ئەو کەسانەیە لە دەرەوە هەنێ جار هەتی وەرە ئەو گەنجانە وەرە ئەو گەنجانەوە لە خوشکەزاکان مەچن برازا و خوشکەزاکانم هاوڕێیان خوشکەزا و برازاکانم شەو ڕۆژ ئامۆژگاری مەکەن یعنی گەنجی کوردستان هەمووی بۆ بە مەلا ئەم کەسایەتیانە ڕێگە وت گەنجی ئێستەی کوردن ئامۆژگاری پابلۆ ئەکەن کە تەمەنی 70 ساڵە ئەمان ئەڵێن تاکەی عاقڵ نابی ئەوە ویژدانە ئەوە بۆ درۆت کرد لەگەڵ کۆرە تۆ گەنجی بڕۆ ڕابوێرە شەراب خۆرەوە سێکس بکە مۆزیک بژەنە نازانم چی بکە هاتووە هەموویان ئامۆژگاری پابلۆکەن بەڵام ئەوە بەڕاستی لە کۆمەڵگەی خۆمانەچێ شتەکە پێچەوانە بۆتەوە لە کۆمەڵگەی ئێمە یعنی هەموو گەنجی کوردستان هاوڕێیان ئامۆژگاری ئەو نەوە قوڕاییاکەن کە پێڵێن نەوەی ئاڵتوونی نەوەی ئاڵتوونی بێئەخلاقترین نەوە بووە لە مێژویە بە شانازیەوە ئێمە بێئەخلاقترین نەوەی لە مێژووی کووردا نەوەی ئاڵتوونی هاوڕێ هەرچی خراپە کردومانە چی باشیشە
نەوەی ئاڵتوونی جیاوازیەکەی چییە؟ هەرچی خراپە کردوێتی، هەرچی باشیشە هەردووشی کردووە. کەس وەکو خیانەتی نەکردووە، کەس وەکۆیش نیشتیمان پەروەری نەکردووە، کەس وەکو ئەو هوەری نەکردووە، کەس وەکو ئەویش هوەری وێران نەکردووە، هەردووچی کردووە. ئەم نەوەیە کە مناڵی نەوەی ئاڵتوونی زۆربەی هینن فەقێن ڕیشێکی هینیان هەیە ئامۆژگای دایکیانەکەن ئیتر ئامۆژگای دایکیانەکەن ئەیانەوێ ڕەمەزانان دایکیان سەرپۆش بکە، ئەیانەوێت دایکیان نازانم چی دایکیشیان لە هەفتاکانە بینیوێتی لە سلێمانی مینیژوپە بووە و نازانم چی و دایکی خۆیان بینیوە، دایکی ئەم نەوەیە دایکی خۆیان بینیوە کە هێشتا لە نەوەی ئاڵتوونی هینتر بوون کراوەتر بوون. ئێمە تووشی شۆک دەکا. فیلمی مسری هەیە لەسەرەوە هاوڕێیان چکەنەوەی نوێی هەموو جیهان وایە لە ڕاستیە گرێتا تۆمبێرگ بۆ نمونە ئەی بینی ئەڵەی پیرێژنە. گرێتا تۆمبێرگ پیرێژنێکە نەسیحەتی خەڵکەکە، ئامۆژگای خەڵکەکە how dare you ئیتر ئەڵێ پیرێژنە ئەڵەی نەنکمە من گرێتا تۆمبێرگینە شەرمەگە ئەڵەی نەنکمە کە قساکە. یعنی ئەمەیە ئەو دیاردەیە جوان دەرکەوتووە لەو شانۆیەیە. بەڵام ئەبوو من پێم وایە ئەبوو ڕێک ینی وەکو کۆرسێک کاریان لەگەڵ بکرێت، چکە لە کۆرسی یۆنانیە کۆمەڵێک کەسن خۆی کۆرس چییە؟ کۆمەڵێک کەسایەتین کەسایەتی نین، کۆمەڵێک فیگەرن بەیەکەوە وەکو ئەوە کەسایەتیان نییە، چکە بۆیە پێیانەوترێ کۆرس. ئیتر کۆرسەکە نوێنەری هینە، نوێنەری میلەتن، ڕەوشتی میلەت، ئەخلاقی میلەت هینە، هینی کۆمەڵگا چ شتێک باشە و نابێ بیکەیت شتێ بێ بیکەیت و بۆ نمونە ئەگەر میلەتی کورد ژن کوژ بێ کۆرسەکە ژن کوژە. ئەگەر میلەتی کورد بڵێ نابێ ژن بە تەنیا بچێتە دەرەوە ئیتر کۆرسەکە ژەڵێ نابێ ژن بە تەنیا، ینی نوێنەری عەقلیەتی میلەتن. بەڵام ئەمە دوایی کە باسی ئەسقیلۆس یۆربیتسۆوانەمان کرد باسی جیاوازیەکەکەین، چکە یۆربیدس ئەو شتە بەتەواوی گۆڕێت. کۆرس لە لای یۆربیدس زۆر جیاوازە وەک لە لای ئەسخیلیۆس و سۆفۆکلێس، ئەوە زۆر گرنگە، چکە زۆر جار یۆربیدس تاکە کەسە تاکە شانۆکاری ئەو کاتەیە شانۆنووسی یۆنانیە کە کۆرس زۆر جار بۆ نمونە لە فینیسیەکانە ئەو دەقەی کۆرسەکە دوژمنە، یعنی کۆرسەکە ڕۆڵی دوژمنە بینێ نەک ڕۆڵی خەڵکی شارەکە. ئەوەش هینی زۆر لەسەر ینی وەک بڵێ شۆڕشێکی نایەوە. ئەوە ڕۆڵی کۆرسەکە چییە؟ ئەوە بەڕاستی ینی ئەکرێ زۆر دەوڵەمەند ئینتر بێت. گۆرانیەکی شەیە من ئەوە کێشەمە، ئەڵێ ئەمەوێ بفڕم ئەمەوێ بفڕم ئەمەوێ بگریم. من لای من ئەوە کێشەیە، چونکە فڕین کچەکە ئەڵێ ئەمەوێ بفڕم ئەمەوێ بفڕم، گۆرانیەکە کەچی ئەڵێ ئەمەوێ بگریم کە ناتوان. من لای من گریان نییە، دوای ئەوە نابێ گریان بێت. ئەمەوێ بگرم نازانم ئەمەوێ بفڕم ئەمەوێ بفرم باڵ بگرم ناتوانم. ینی فڕینەکە بێ شتێکی گەورەتریشی بەدوایە بێت، نەک بیگەڕێنیتەوە بۆ گریان جارێشتر، دوایەوە گریان بۆ ناتوانی ئەتوانی بگریت. بەڵام ئەمەیە بفڕم ئەمەیە بفڕم چکە کچەکە ئەوێ لەو ماڵە ڕزگاری بێ، ئەوێ بچێتە دەرەوە، ئەوێ بچێتە جیهان، ئەوێ بچێت لەگە خۆشەویستەکەی بدۆزێتەوە یا ئەڵێ ئەمەیە بڕۆم ئیتر گرنگ نییە بۆ کوێ ڕۆم، ئەمێ بفڕم ئەمەیە بفڕم ناکرێت دوایەوە بڵێ ئەمەوێ بگریم. ئەمەوێ بگریم کە ناتوان چونکە ناتوان بفڕم، ئەمەوێ بگریم چونکە وەکو بڵێ ئەمەوێ بفڕم ئەمەوێ بفڕم ئەمەوێ بگریم کە ناتوانم بفڕم. ئەوەی تێگەیشتم یا هەمووی بە هەڵە من خوێنومەتەوە، من وا تێگەیشتم بەس نا ئێستا تێگەیشتم. ئەوە
کە ناتوانم بفڕم ئەبێ بگریم چونکە ناتۆ ینی وەکو بڵێ ئەگەر شی بکەیتەوەڵی چونکە ناتوان بفڕم بینەری ئەوەیە ئەوەی درامزەکە بەڕاستی ئەوەش زۆر گرنگە کە هەندێک ئەکتەر هەیە هەندێک توانای تریان هەیە ئەوەش گرنگە ئەو توانایانیان بەکار بێنیت بێگومان ناکرێت تۆ لە هەموو شانۆگەریەکە جارێکی تر کەسایەتیەکە ئێستا لەم شانۆیەیە کابرا درامز لێیە ئەوەی ڕۆڵەکەی ڕێشان ئیتر ناکرێت لە شانۆگەریەکی ترە کەسایەتیەکە ناکرێت درامز ینی ئەوە ئیترەوە بێتە شتێکی ئێستا لەم شانۆگەریە ڕێک هی کەسایەتیەکەیە چکە لەگەڵ تیمەکەیە یای مەبەستم زۆر جوانە ینی توانای ئەکتەرەکان کە لە بواری ترا توانیان هەیە سەماکاری باشە هەیە مۆزیکشەنە ینی هەتا ئەو توانایانە بەکار بێنرێن بۆ کەسایەتیەکە بگونجێنرێن لەگەڵ کەسایەتیەکەیە منەوە شتێکی زۆر 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 پێ باش ئیتر ئەوەیە هاوڕێیان ئێستا ئێمە سەر بابەتێکی گرنگ کە من هاوڕانیم ئەوەیە کە لەم شانۆگەریەیە سەرمایەداری بە شێوەیەکی خراپ بێ ناکراوە من هاوڕانیم لەگەڵەوەیە زۆر بەی گوێم لە بینەرەکانە گرت ئەلبەتە ئەوەش باشترین شتە من بە بۆچوونی من کە ئاوا تۆ میکرۆفۆن بدەیت بە میلەت بە بینەر ئاوا قسە بکە ڕێی خۆی بە هەر زۆر زۆر گرنگە هەندێک نەریت هەیە ئەم شانۆگەریە داهێناوە زۆر زۆر گرنگە یعنی لە ڕووی ئابوووریەوە باسم کرد کە یەکەم جارە کەرتی تایبەت بێت شانۆوە و ئەوە من لای من گرنگە بەڵام بۆ ماوەیە گەبێ وا بکرێت هەتا شانۆی کوردی جارێکتر ئەبوژێتەوە ئەجینا مەترسیە تۆ ئیتر بە تەواوی بچیتە سەر کەرتی تایبەت لە ئێستەیە وەک بڵێ شتێکی ژەنگی هەڵێناوە یعنی شانۆکار و فیلمساز پێویستیان بە بەرپرس و بە دەستگاکانی یەکێتی و پارتیە کە تۆ پێویستت بەوان بوو کەوان پارەیان دایتێتتر باسی چیەکەی باسی هەر شتێ بکەی وەکوێ ڕەخنە و لە یەکێتی و پارتی گرت بێ خۆ خۆیان پارە و نایەنێ بچی ڕەخنەیان لێ بگری ئەگەر ڕەخنەش بگری ڕەخنەیەکی سووکەگری شتێکی نەبێت لەبەرەوەیە هەرگیز دوور ناڕوات هۆنەر کە تۆ لە ناوڕۆکە ئازاد نەبوویت لە فۆرمیشە ئازاد نابیت میلەتێک ئازاد نەبوو هوەرەکەی دوور ناڕوات بۆچی هوەری ئەمریکی دنیا ئەگرێت چکە ئازادە ئەمریکیەکە ئازادە لە هوەرە فەڕەنسیەکە ئازادە خۆ ئەمە هین نییە تەنیا ئازادیە داهێنان و پێشکەوتن دروستەکە تەنیا ئازادیە نەک پارە ئازادی داهێنان و هوەر دروستەکە ئەگینا مەسەلە پارە بێ سعودیە لە یۆناان پارەی زیاترە لە ئیتالیا پارەی زیاترە سعودیە ئێران ئابووری ئێران گرنگترە لەوەی سوید مەسەلەکە هین نییە ئابووری نییە مەسەلە پارە نییە ئازادیە ئازادی هەموو شتێک دروستەکات ئازادی پارەش دروستەکات بەڵام پارە ئازادی دروست ناکە لەبەرەوە لە کوردستان کە بەقەی کوێی دەوڵەمەند نییە کوێی دەوڵەمەنە واتە پارە نییە مەسەلە شت بە پارە ناکرێت بەڵام پارە بە ئازادی و بە عەقڵ پێیا ئەکرێت ئازادی عەقڵیش و پارەش دروستەکات بەڵام هیچ شتێک ئازادی دروست ناکات جێی ئازادی ناگرێتەوە لە کوردستانە کێشەوەیە ئەو ئازادیە نییە بۆچی چونکە پارەکان و هەموو شتێک بەدەست حیزبە باشە تۆ بۆی ئەو ئازادیە بەدەست بێنیت ئەبێ ئیتر ینی ئەبێ سەر بەخۆبی لە ڕووی ئابوووریەوە ئەوەی شوان کردوێتی کە یەکەم جارە لە مێژووی شانەی کوردیە بکرێت
سینەما هەیە ئێستا ینی هەرچەنە شەریکەکانی شەر هەمووی سەر بە پارتی وێچێتینە تەنانەت سەر بە بارزانی و تاالبانین نەگەر پارتی وێچێتیش سینەماکان شەریکە سینەمایەکان هەر ڕێک ئەوان هی بنەماڵان هی حیزبی ژنی ئەین شەریکەی سینەما نییە لە سلێمانیە هیچ شاناز یا لاهور یا شاناز نەبێت ئێستا لاهور هەموو شتێکی بۆ نمونە ئێستا و باران بەرهەمی شانازی برای مەحمە ینی پێشتر لاهور فیلم ناکەی لاهوری لە پشت نەبێت یا قرارگەی ڕەمەزان یا ئەوانە ینی هینە سینەما ناتوانانی ئەو هینەوە هەبێت مەگەر دەسەڵاتێکی هەبێت دەسەڵاتێکی مۆدێرن و نیشتیمان پەروەەر و سربەخۆ بێ ئەوەش نابێ 1000 ساڵی تری ژێشێتیپاتی ناگەنەوە بەڵام لە شانۆیە ئەوە شوان کردی ئەوە یەکەم جارە واتە ئەکرێت لە شانۆیە واتە ئەو پیشانیین کە ئەکرێت باشە هەر 2 ڕۆژ پێش شوان ئەگەر بە هەر شانۆکارێکی کوردێ بووتە باشە بۆچی تۆ چاوەڕێی هینیت ڕۆشنبیریت یەکێتی هینی ڕۆشنبیریت دەستگای ڕۆشنبیریت پارەت باتێ و بۆ نازام چی ئێڵێ چی بکەین ئەگەر تۆ پێت بووتە بۆ نمونە کەرتی تایبەت بەکاربێنە بۆ هەموو شتێکی تریش وایە کوردەکە هەتا کەسێک شتەکە نەکات باوەڕ ناکاکە و شتە بکرێت بەڵام ئەمە ینی پیشانیە کە ئەکرێت بۆ ماوەیەک ئەکرێت شانۆی کوردی ئاوە سربەخۆی بەدەست بێنێت چکە تۆ ئەو سربەخۆیە دەبوویت ئازادی قسە بکەیت کە ئازادی قسە بکەیت چکە بینەرت هەیە هیچ بەرپرسێکی یەکێتی و پارتی ئێستا هێندەی شوان کەریم بینەری نییە میلەتی کورد هیچ بەرپرسێکی حزبی کورد ینی حزب کوردیەکان ئەوەندە خەڵکی بەڕاستی لە پشت نییە چکوانی تر لە پشتیش بێ چکە موچەخۆری حیزبەکەیە یا کارمەندی حیزبەکەیە بەڵام تۆ بە هیچ شێوەیەک ینی تۆ ئەو خۆی هاتووە پارە بدا بۆی شانۆکە و ببینێ ئەمە ئەگەر 5-6 دەرێنەری وامان هەبێت کە پێویستیان بە حیزب و بە دەستگاکان نەمێنێت ئەمانە بەیەکەوە یەک قسە بکەن ئەتوانە موش دنیا بگۆڕن واتە ئەمە بێتە دەسەڵات بەڕاستی بەڵام شانۆ یانی لە درێژخایەنە هەرە بێ لە هەموو وڵاتێک شانۆ پارەیەکی زۆر پێیان ناکات ینی هێندەی مەسرفی خۆشی پارە پێیانە پێویستی بە حکوومەتە هیچ نەبێت دامەزراوەی شانۆ پێویستی بە حکوومەتە نەک شانۆکە خۆی شانۆکارەکە دامەزراوەکە پێویستی بە حکوومەتە بۆ نمونە هەموو شارێک و شارۆچکەیەک ئەبێ ناوەڕاستی شارەکە شانۆی نیشتیمانی تیابێ بینایەکی جوانترین ئەبێت جوانترین تەلار لە هەر شارێکە تەلاری شانۆ بێت وەک لە ئەوروپایە چکە ئەوە دەریەخات لە لای ئەو میلەتە چ شتێک مەرکەزیە چ شتێک بنەماییە ینی چ شتێک ناوەندە لە کەلتورەکەتە لە وڵاتەکەتە ئەگەر لە هەر شارۆچکەیەک لە ناوڕاستی شارۆچکەکەیە گەورەترین شانۆ و جوانترین شانۆ دروستکرێت بۆ ماوەی 10 ساڵ میلەتەکە بێتە شتێکی تر لە سەدا دەگۆڕن لەبەرەوە وەک دامەزراوە پێویست بەوەیە وانەی شانۆ لە قوتابخانەکانەوە بە هونەرمەند ناکرێەوە ئەوە بڕیاری سیاسیە بەڵام زۆرترین بودجە تا ئێستا لە کوردستانە بە فیڕۆ درابێ لە هونەرایە لە شانۆ و سینەمایە چونکە بودجەکە دراوە بە کەسانێک بۆی پرۆژەیەک بکەن لە جێەوەی وەکوەوەی هاوڕێیان تۆ ئێستا باوکتان نازانم 5 کەسن باوکتان نازانم ئەگەر ملیۆنێکیشی ملیۆنە دۆلاریشیە بێت کە دابەشیەکەی هیچ نامێنێتەوە ینی هیچی پێ ناکرێت بەڵام ملیۆنەکە بەیەکەوە شتی گەورەی پێکرێت حکوومەتیش بودجەی شانە و سینەما ئەیتوانی گوندێکی سینەمایی دروستکە کە هەمووی ستۆدیۆ بێت و شارێکی سینەمایی دروستکە ئەیتوانی لە هەموو شارێک شانۆ دروستکە
لە جێوەی پارە بدا بە دەرێنەرەکانم شانۆگەریە بکەن و ئەمە بکەن و بە بۆنەی نازانینی برای مەحمایەوە ئەمانە بدەن و بە بۆنەی بارزانیەوە شانۆکارێک بێنن تۆزە هین بکە و نازانم قردێ لە بایان و نازانم چی تۆزە سەما بکات و هین بکە. یعنی ئەم هەموو پارەیە کە سەرف کراوە بە هەموویەوە زۆر زۆرە. یعنی ئەوەیە وەکو بازرگانێک لە جێ ئەوەی دانەدانە شت بفرۆشێ ئەچێ بیر لەوە کاتەوە وەک بڵێ شەریکێک دروستکە دوکانێک دروستکە دوایی ئەوە ئیتر بازرگانی پێشەخات لە وڵاتەکە لە شوێنەکە ینی لەو شوێنەی کە ئەوەی تایە. بۆ نمونە تۆ سوپەرمارکێتێک مۆڵێک ڕاستە زۆری تێچێ بەڵام زۆر پارە زیاتر هێنێتەوە وەگەوەی 1000 دوکانت هەبێ هەریەک لە شوێنێک. یعنی ئەوەیە عقلێکی بازرگانی ئەوێت و عقلی سیاسی ئەوێ هونەر ڕێخستنی ئابووری هونەر ئەوە پێوترێ ئابووری هونەر یا سیاسەتی هونەر. ئەو دووشتە نییە لە کوردستانە نییە، سیاسەتی هونەر نییە، ئابووری هونەر نییە. باشە هاوڕێ ینی ئەوەیە سەرمایەداری لای من بۆ نمونە ئەوەی کە سەرمایەداری کردوێتی و لە ڤۆدڤیلیشە ڤۆدڤیل ڕێک شانۆی سەرمایەداریە ئەوەیش سەرمایەداری کردوێتی ئەوەیە ئەو فشارە گەورەی دابوونەریتی نەهێشتووە. چونکە مۆدێرنە پێویستی بە ئازادکردنی تاکە بووە، تاکیش پێویستی بە بەرەڵاییە بەڵام بەرەڵاییەکی ڕێکخراوە لە ڕووی ئەوەی کە پێوتڵێ ئەخلاق بەرەڵایی لە ڕووی ئەخلاقەوە نەک لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی یاساوە نا ئەبێ لە ڕووی ئەخلاقەوە مرۆڤ بەرەڵا بێت نەک لە ڕووی یاساوە. بۆت نییە تۆ دەستدرێژی بکەیت بۆت نییە خەڵک کوژی بۆت نییە نازام سێکس لەگەڵ مناڵا بکەی یا نازام چی بەڵام ئەبێ ئازاد بیت بە هەموو شێوەیەک لەگەڵ هاوتەمەنی خۆتا نازانم چی واتە ئەو شتێک کە چێتە قاڵبی یاساوە ئەبێ ڕێکخرێت. بەڵام لە ڕووی ئەخلاقەوە تۆ پێویستت بە بێ ئەخلاقی هەیە بۆ ئەوەی بگەیتە ئەخلاقێکی تر پێویستت بە فترەیەکی تێکشکاندنی ئەخلاقە کۆنەکەی. هەموو شانۆیەکیش ئەرکی تێکشکاندنی ئەخلاقە کۆنەکەی. ئەو شانۆیەی کە هەر خەریکی سیاسەتە و نازانم چیە و ڕۆژنامەیان کوژی نازانم چی ئەوە شانۆیەکی درۆزنە دواکەوتووە چکە ئەرکی خۆی کە سەرەکی ترین ئەرکی ئەوەیە ئەخلاقی کۆمەڵگەیە تێکشکاندنی دابوونەریت و ئەخلاقی خراپ. مەبەستەوە نییە هەموو دابوونەری تێک پشکێنی بۆ نمونە من لای من زمانی کوردی پارا و دابوونەری تێکە و ئەو پەڕی پیرۆزە لە زۆر شتی خواردنی کوردی جلی کوردی زۆر شتی کوردی پیرۆزە لەلا بەڵام زۆر دابوونەری هەیە لای من ئەبێت تێکی پشکێنی. ئەوەی کۆمەڵایەتیە لەو دەقەیە ئەو تێکشکان نەهەیە. بۆ نمونە باسم کرد کە زۆر گرنگە بینەری کورجوێی لەوە بێ کە باوکێک کە پێڵێ کچەکەی پێڵێ من سکم پڕە باوکەکە یەکسەر تۆند و تیش کاردانەوە نەکات بیر لە چارەسەر بکاتەوە چکە لای ئەو کچەکەی گرنگترە لە ناچە کچی خۆی بکوژێ کچەکەی گرنگترە لە لای لە خەڵک و لە هەموو شتێک لەبەرەوە چارەسەرێکە دۆزێتەوە یا بە کەرێک کە دوایەوە لە ڕێی فەلسەفیەوە ئەگەر سەیری بکەیت ئەو کارەکەرە چییە ئەگەر تۆ لە ڕووی بێدەماخی و عەشایری کوردیەوە سەیریکەی ئەڵێ زۆڵمە ئەو کچە یەکێک ترسکی پڕ کردووە کە چێ یەن بەو پیاوە کارەکەرە فەقیرە. بەڵام ئەم دەقا لە ئەوروپایە نووسراوە فەڕەنسیە لە سەردەمێکایە کە ئەڵێ ئەوە کەی کێشێ کابرا بە ملیۆنێک وەرەگرێ ینی ئەو بەهایانە تۆ لە لای تۆوە بێ بگۆڕن مناڵەکە
هی تۆیە هی تۆ نییە باشترە لەوەی کە کابرا بە بێ مناڵ و بێژن بتۆپێ. کابرا کارەکەرە پارەی نییە هەرگیز ناتوان ژن بێنە ناشتوانێ مناڵیشیە بێ. باشتر نییە ژنەیەکی کچێکی وا گەنج ببێتە ژنی ملیێنێکیش وەرگێ مناڵیشی ئەبێت. ینی ئەمەیە جیاوازی نێوان دابوونەریتێکی کەللە پوتانەی قێزەونی کوردی دواکەوتو ژن کوش لەگەڵ فکرێکی مۆدێرنی کە تۆ ینی هەموو کەس باشە بۆ هەموو کەس باشە بۆ کابرایە باشە کە هەڵبژاردنەکە ئەوە کاریگەری تێناکات لە هەڵبژاردنەکەیە بۆ کچەکە باشە کە کچەکە خۆی لە دەقە ڕاستیەکەی هینە بەڕاستی سکی پڕە ینی بۆ کچەکە باشە لە ناو خێزانێکا مناڵیە بێت بۆ کارەکەرەکەش باشە. ینی ئەوەیە تۆ چۆن بچیتە قۆناغی پراگماتیزمەوە چ شتێک باشە ئەوە گرنگ نییە. من هەموو دنیام بنێ کچی خۆم ناکوژم لە بەرەوەسکی پڕە گۆرە هەموو دنیا کوژم نەک کچی خۆم. ینی ئەبێ بێشکی کوردوا لێ بکەی. یعنی چی کچی خۆ دەکوژی خوشکی خۆت. ئەوە ئەنتیگۆنا لە ئینەکە لە دەقێکی یۆنانیە کارکتەری ئەنتیگۆنا ئەڵێ ئەگەر پێم بڵێن هەڵبژێرە لە نێوان خۆت و باوکت خۆت و دایکت خۆت و مناڵەکەت ینی لە نێوان براکەت باوکت مناڵەکەت دایکت من براکەم هەڵەبژێرم. بۆچی؟ ئەڵێ ئەکرێت دایکم هەرەمرێت هەتا نامێن باوکم پیرە ینی پیرە قابلە لەگەڵ لە نێوان براکەم و مناڵەکەم و براکەم و دایکم و باوکم ئەوان پیرن ینی ئەبێ دایمە گەنجەکە هەڵبژێریت. ئەڵێ مناڵەکەشم منەتوان مناڵی ترم هەبێت بەڵام برای ترم لەکوێ بوو چکە دایک و باوکیشم پیرن ناتوان مناڵی تر دروستکەم ببێتە برام. ئەمە هەمان قسەیە بۆ خوشکەکەت گرنگترە لە دایک و باوکت لە هەموو لە مناڵەکەت گرنگترە چکە ئەکرێ مناڵی تر دەبێ بەڵام خوشکی تر لەکوێنی برای تر لەکوێنی. ئەمە ئەگەر لەو ڕۆژەوە سەیریکەی دا حەدی چییە؟ هەموو کۆمەڵگەی کوردی نایەم بەتاڵێ لە قژی خوشکێک هەموو کۆمەڵگەی هەموو کورد و کوردستان هەمووی وێران کرێ خوشکێکە ناهێنێت. ئەگەر کورد نەگاتە ئەوە یعنی من لەبەر خاتری دوو کەس لە چایخانەیەکە دانیشتوون ئەڵێن خوشکەکەی حیزە ئیتر پچی خوشکی خۆت کوژی تۆ بەشەریت لەبەر قسەی دوو پیسی بێئیشی نازانم چی لە چایخانەیەکە تف لە هەموو شتێکە یانی دوایی تر ڕێزێ لێگرن ئەوانە تۆ دەی خوشکەکەتی کوشت وتیان خوشکەکەت حیز کوشتت ئەتەوێ ڕێزی ئەوانە بەدەست بێنی بۆچی خوشکە دەکوژی؟ لەبەرەوە نییە کە ئەوانەی کە ئەگەر لە شوێنێکە کچی خۆشیان دەزرێژیەکەنە سەر کچی خۆشیان خوشکی خۆیان تۆ لە قسەی ئەوە هاترسی ئەو کەسەی کە دەزرێژیە کاتە سەر خوشکی خۆشی لە ترسی کۆمەڵگەیەکی ژن کوژە ترسیت ئەچی خوشکی خۆ دەکوژیت. کۆرە من ئامادەم هەموو کورد بتۆپێ یعنی نەک بکوژرێ بتۆپێ بەعز بێت ئەنفال کیمیایی هیچی ناگاتە پێڵاوی خوشکێک. ئیتر قورئان ئەڵڵا نازانم چی پیرۆزە لایی ئەبێ کورد وای لێبێت بڵێ قورئان ناگاتە چەنە پیرۆز بێ ئەڵڵای عەرەبی قورئانەکەیان ئەنفالە کیمیاییە نازانم چییە ناگاتە تاڵێ لە قژی خوشکەکەت
ناگات. ئیتر خوشکەکەت ڕۆژی لەگەڵ 7 پیاوە سێکس بکە کۆرە ئیتر هینە چی ئەکات بیکات. تۆ ئەگەر نەگەیشتیتە ئەوەیە سەرمایەداری تۆ وات پێڵێ. و بۆچی سێری ئەو خەڵکەکە هاوڕێیان بینەری ئەم شانۆییە هەمویان ئەیانوت ئافرم ئەمە ڕەخنەیە لە کۆمەڵگەی سەرمایەداری. کۆرە زۆڵە کورت تۆ مناڵەکانە دەخەیتە دەریای ئیجەوە بۆی بگەیتە سەرمایەداری. هەی درۆزن، هەی بێ ئەخلاق، مۆبایلەکە و سەرمایەداری دروستی کردووە. هەی بێ ئەخلاق، یعنی هەموو ناو ماڵەکەتی سەرمایەداریە. خەو نەبینیت بەر سەرمایەداریەوە کەچی ئەوە ناهینیت هەرچی بینەریە و نمایشەیەتە دەرەوە ئەڵێ ئافرم شوان کەریم بەڕاستی پشتی سەرمایەداری وشکان بێ ئەخلاقی سەرمایەداری پیشانەیە. کۆرە تۆی ژن کوش بێ ئەخلاقیت نەگە و کابرا سەرمایەدارە. ئەو کابرا سەرمایەدارە ئەتەوێت کچەکەی خۆی بکوژێت. تۆ بێ ئەخلاقیت، تۆ بێ عەقڵیت، تۆ بێ مۆراڵیت، نەک سەرمایەداری. سەرمایەداری وای کردووە ئێستا دایکی تۆ کە نەخۆشەکەوێت لە تەمەنی 80 ساڵی شابچێتەوە نەخۆشخانە چاکێکەنەوە. نەخۆشخانەکانی کێ جمهوری ئیسلامی دروستی کردووە زۆڵە کورد یا سەرمایەداری. پابلۆ مۆبایلەکەتی دروست کردووە، سیستمەکەی پابلۆ مۆبایلەکەتی دروست کردووە، نەخۆشخانەکانی دروست کردووە، ئەو شەقامەکەی دروست کردووە، ئۆتۆمبیلەکانی دروست کردووە. هەموو ئەو شتانەی کە تۆ خەونی پێوابینی کە ئەوە نا درۆزنیت کە مناڵی خۆ دەخەیتە دەریای ئیجەوە بۆی پێی بگەیت. ئەوە بەرهەمی پابلۆکانە، بەرهەمی ئەو سەرمایەدارانەیە. ڕۆژاوا بەرهەمی سەرمایەداریە کەچی هەر کەس لەو شانۆیەتە دەرەوە ئەڵێ بەڕاستیش سەرمایەداری نازانم چییە وایە. ئەگەر ئەو پیاوە سەرمایەدار نەبووە کچەکەی خۆی کوشت. ئەوەیە سیستمەکەی تۆ. ئەو خەڵک والەیەکە پێ بکەنن. کاریگەری زۆرە. پێم وایە نمایشێک ئەگەر لێ خاڵیشەوە میلەتەکە و پێش بخات لە دەمارگیری بیخات، چکە ژنکوژی دەمارگیریە، دەمارگیری ئەخلاقیە. کورتکردنەوەی ئەخلاق لە ناوگەڵە ئەوە دەمارگیری ئەخلاقیە. وەکو داعش وایە کێ خەڵکە کوژێ هەمیشە دەمارگیرەکان داعش ژنکوژ کوشتن لای هینی دەمارگیرە. کۆمەڵگەیشی بێ قێزەون ئەوەیە، ینی کاریگەری ئەوە زۆر ینی من تەنانەت لای من ئەو پەڕی ڕێزی ئێستا ئەکتەرێکەیە لەو زنجیرەیە ئەوەی ڕۆڵی ژنە خراپەکە بینێ کە لای من جوانترین ڕۆڵ هاوڕێیان ڕۆڵی ئەو بنەماڵەیە ها کچەکە و ژنەکە زۆ خراپن. هاوڕێە من هیوایەتمە و ژنانەیە ها لەو زنجیرەیە بەس ئەوان خۆشن ئیتر زۆ خراپن ئیتر ئەڵێنە و پیرەوە چی ئارەگری و نازانم چی و کچەکە ناوێ بیدۆزێتەوە. ناوی چییە هاوڕێیان ئەو ناوی چی ئەو کچە بابی ناوەکەی ینی خراپ بۆ ئەکتەرێک بۆ نمایشێک کەسایەتی خراپی تیانە بێت هینی ینی هەموو ئەوانی ترەگرین هەمویان ئەڵێ ڕێکخراوی مافی مرۆڤن لە بارانە هەمووی ڕێکخراوی مافی مرۆڤە هەمووی مرۆڤانەیە و باشە و ڕێک و پێکە و ئەڵێ ڕێکخراوە ئەڵێ هینە ئەو کابراایەکا کە پیر بوویت دوایەوە خانەی پیران بۆ نەخراپە کۆرە درۆزن بێ ئەخلاقینە خانەی پیری بۆ ئەکە نەخراپ کەسانێکێت مناڵیان نییە کەسانێکەیە مناڵیان لەوێ نییە ینی بۆچی خانەی ئەوەیە تۆ عەقڵە عەشایریە کۆنە پەرستیە قێزەونەت چی بۆچی خانەی پیری ئەوە نەداداینە دوایەوە کاکە پیر شێت نییە ئەیاوە لەو زنجیرە پیرەکان هەمووی شێتن کاکە پیر شێت نییە سە باوکە شێتە کەرە یعنی هەر پیرێک بە ناچاری نەچێتە لەوێ شێت نییە
یعنی ئەمەر دڵپاک بۆچی شێت نییە چونکە ئەو بە ناچاری چووە بۆ ئەوێ کاکە پیر شێت نییە کۆرە ئەمانە دەبنگن نازان بڵێم دەی کێشە نییە ئەوە بابەتەکەمانەوە نییە یعنی واتە ئەبێ ئەو شتە بگۆڕیت لە مێشکی ئەو کوردەیە کە خۆشی نازانێ هەر لە خۆیانەوە پێیان و تۆ سەرمایهداری خراپە ئەمەشی لە عەرەبەوە هێناوە لە باوکە فارسەکەیەوە هێناوە لە کۆمۆنیست و حزبی شیوعیەوە هێناوێتی کە خۆیان سەرمایهدارترین کەس شیوعەکان بوون دەوڵەمەندترین کەسی عێراق و ئێران دووڕوو قێزەون کۆمەڵگەیان ئاوا هەموو کردە ئیسلامی شیوعیەکان چکە ئێران جمهوری ئیسلامی توودە هێنایی شای ڕەزا ئەوەی کە دەوری شای ڕەزا ئەو پەڕی ڕێزمێ بۆ ئەکتەرانەی یەک هەنگاو کۆمەڵگە بەرەو پێشەڕۆن هەر ئەوەی کە باوەش بە مێردەکەی ئاگات هینیەکە دەستەیە لە ملی نازانم چی هەر ئەوە لای من ئەو پەڕی جێ ڕێزە یعنی ئەوە هەر خۆی لە خۆیان هوەر بەزەوە نییە کەسایەتێکە و بە جوانی بکەیت و هوەر پەیامیشی لە پشتە یعنی ئێستا لەو شانۆگەریەیە ئەو کچ و کوڕەکە دەستیە گەگرن کە نازان باوەش بەیەکاکەن یا باوک و کچەکە یا نازام چی هەموو ئەمانە بەشداریەکە لە کردنەوەی ئەو گرێ قێزە و نەکوێرەی مرۆڤی کووردا کە وای لێ کردووە هوەرەکەی ناشرینە مرۆڤی کورد ناشرینە چکە لە ڕووی جەستەوە ئازاد نییە بەشێک لە ئەرشی هوەر ئازادکردنی جەستەی مرۆڤی کووردە ئەوە لە شتی وردی شابێ لە شتی بچووکە لە هەموو شتێکە ئەنیە بێ ئەوە گرنگە ئێمە فیلمی خۆشەویستیمانێ ماچیتیانی هاوڕێ بە کەسەکە ژەڵێیت ئەوە کەسێ دەرێنەرێ بوو فیلمێکیە نابوو بۆ ئەوروپا خۆشی لە ئەوروپایە کۆرە بینەری تیا بوو تازە لە کوردستانەوە هاتن یانوت کاکە بۆ ماچیتیانە کەسەکە ینی خەڵکی کوردستانە یوت بۆ ماچیتیانە ئەمە نەدوا کەوتوترە لە خەڵک دەرهێنەرەکە ئەیوە آخر کۆمەڵگەی ئێمە یعنی کابرای خۆی دوا کەوتووە کەچی هێنێ بەسەر کۆمەڵگەی کوردیە ئەڵێ کۆمەڵگەی ئێمە دوا کەوتووە بابە تۆ 600 ساڵە دواوەیت کۆمەڵگە داوا و لەیەکە کۆرە ژنێکی پیر بوو ئەو شوانیشی لێ بوو ئەو ژنێکی پیر بوو ئەیوت بۆچی ماچ ناکەن ژنێکی پیری کورد بوو دەرێنەرەکە 600 ساڵ دواکەوتوتر بوو لەو ژنە پیرە ژنێکی پیری پێنجوێنی بوو ناکوێیی بوو نازام کەلاری بوو ئەیوە باشە فیلمەکە باسی خۆشەویستیە ئێڕۆڵە بۆ ئەمە چییە هینەیەچیت یعنی هینە ئەدوت ڕقیان لە یەکە خۆشەویستی نەبووەوە هاوڕێیا خۆشەویستی لای کورد چییە زای چییە بەیەکەوە خەفەت بخۆین بەیەکەوە پەست بین بەیەکەوە شەڕ بکەین خۆشەویستیشان نییە گەنجی کورد هەمووی شەڕە هەمووی شەڕ و ڕق و کینێ هاوڕێیان کەس بەقەی خۆشەویستی کورد ڕقیان لە یەک نییە ڕقیان لێکە ڕێزی یەک ناگرن هەموو قسەیەکیان ڕقە هەمووی ناشرینە هەمووی ئازاردانی یەکە کۆرە خۆشەویستی چی عەزابە ینی پەشهین مەبن ئەوانەی کەپڵیان نییە دانتان بەخۆتە هین نەبێت چی پێڵێن چی بەخۆتان بەزەیتان بەخۆتان نێتەوە هیچ نییە خۆشەویستی هەمووی ئازار و ئەشکەنجەی یەکتریە مازۆخیزمە خۆشەویستی کوردی هەمووی سادیزم و مازۆخیزمە چکە ئەی بە هین دەرخەی ئەوەیە ینی ئەبێتۆ ئەوەش بخوێنیتەوە کە شانۆیەک کە زنجیرەیەک کە فیلمێکە خوێنیتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بیخوێنیتەوە لە ڕووی ئەوەی کە هەڵبەتە لە کاڵەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەندێک شتێ نائاگایە ئەو شتەی کە بەبێ ویستی دەرهێنەر و دەرێنەرەکە ئەگاتە لای تۆ ئەوە گرنگترە ئەوەیان دەرێنەریش نایزانێ ئەوەیان بەزێمە ئیزانی ئێمەی بینەر وەکوێ دەرێنەر باسی خۆی بکە ینی ناتوانێت خۆی ببینێت ناو خۆی ببین ئێستا من نازانم خۆم ببینم لە دەرەوە ینی ئەبێ سەرکاوێکی تر هەبێ ئەوە سێری کەم لە دوورەوە سێری کەم بۆی بزانم چۆنە دەرێنەرێکیش ناتوانێت ئیشی خۆی ببینێ لە هەنێ لایەنی ئیشەکەی هەیەی ناتوانێت بیبینێ ئەکتەرێک ناتوانێت خۆی ببینێ خۆی ببین بە کامێرا ئەی بینیت
بەڵام تەنانەت بە کامێرەش بیبینیت نازانی بینەر هەستی چۆنە لە هۆڵەکەیە کە سیرەکە تۆی بینیت بەڵام خۆ تۆ بینەر نیت هەر بینەرە و بە جۆرێک تۆ ئەبینێت لەبەرەوە تۆ هەرگیز نازانی بینەر چۆنت بینێ بۆیە ڕەخنە لەوەیە پێویستە ڕەخنە کاری ئەوەیە بینینی بینەر ئەیاتە هونەرمەندەکان ینی ئەوە شەکارەکە ئیتر ئەگۆڕێت پێشیەخە و ڕەخنە ینی کاری بۆ هەردووکێتی لە ڕاستیە ڕەخنە وەکو قاچاقچی وایە ڕەخنەگر قاچاقچیە لە نێوان دوو وڵاتە لە نێوان وڵاتی بینەر و هونەرمەندە ینی هونەری هونەرمەندەکە وەک بڵێ شی ئەکاتەوە لایەنی تر ئەو لایەنانەی کە بە بینەرێکی ئاسایی نایبینیت ینی کە تۆ چیتە مۆزەخانە کەسێک شیکاری تابلۆکە و بۆکە چکە تۆ نازانی سەردەمی و تابلۆیە چییە کێە ئەوەی کە تابلۆکەی دروست کردووە ڕەنگەکان ئەو مادەی ڕەنگەکانی لێ دروست کراوە یا بابەتی تابلۆکە بۆچی باسی ئەوەکە وردەکاری تیا تۆ پێویستت بە هینە بە ڕێبەرە ئەوەی کە لە مۆزەخانەیە هینە گایدی پێڵێن وابزام ڕەخنەی ئەدەبی و هونەریش ئەوەیە وەکو گایدێک وایە کەسێکە پێتەڵێ هەنێ شتەیە ئەوە واتە تۆ ڕەخنەگر پێویستی بەوەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەنسرۆپۆلۆژیەوە لە زۆر ڕووەوە بەرهەمە هونەرەکان بخوێنێتەوە نەتەنیا لە ڕووی ئێستاتیکیەوە یا تەکنیکیەوە ئێستاتیکی واتە جوانناسی ئەوە هینەکی هونەرە و تەکنیکیش ئەوەیە کە ینی پیشە سازیەوە ینی پیشەگەری تەکنیکی ینی ئەوەی چەنە تۆ کارامەیت لە کارەکەتا دەستڕەنگینیت یا شارەزا و بە سەلیقەیت ئەوە یان ڕۆە تەکنیکەکەیەتی ئێمە تا ئێستا ڕەخنە ئەگەر هەش بوو بێت ئیتر لە چه ئاستێکا بێنەوە زۆرتر لەسەر ئیستاتیکایە لەسەر تەکنیکە بەڵام ئێمە ئیتر کاتی ئەوەیە خوێندنەوەیشی ئەنسرۆپۆلۆژی و نازام هینمان ینی سۆسیۆلۆجی یا سایکۆلۆجی بۆ هونەری کوردی هەمان بێت باسی لە ڕاستیە لێرەیە بوەستم هاوڕێیان باشە شکەویستم باسی بابەتەکەش بکەم کە بابەتی ماڵ لە ڤیدۆکەی ترا باسم کرد کە دوو شوێن وەکو بڵێ لە زۆرترین دراما و شانۆی کوردیە هەن بوونیانەیە چایخانە و ماڵ شانۆی وەک بڵێ هونەری شار ئەوەی کە شار پیشانەیە شتێکی نوێیە یعنی نزیکەی 10 ساڵە لە ڕاستیە ئەوە هەیە لەو کاتەوەی کە ئابوووریەکی گەورە هەیە خۆی ینی کارکردن لەسەر شار بەسراوەتەوە بە شارستانیەتەوە